دوو جار بیر بکەرەوە لەگەڵ یادگار. کاتێک ئێمە لە ڕیکلامی دووجار بیرکەرەوە وتمان موچە نییە، بنزین نییە، کارەبا نییە، ئاو نییە. یەکێک لە کۆمنتەکان کە لە فەیسبوک بۆ ئەم ڕیکلامە هاتبوو ئەوە بوو بازرگانی لەگەڵ داعش هەیە، عەرەب هەیە، گەندەڵی هەیە، بێباکی هەیە، بێدادی هەیە، لێپرسینەوە نییە، بەدەنگەوە هاتن نییە، گوێگرتن لە خەمی خەڵک نییە، سەروەری یاسا نییە، سزادانی تاوانباران و گەندەڵکاران نییە. لەم بەرنامەی ئەم شەوەمانەوە بزانین ئەم قسانە تا چەندە حەقیقەت و ڕاستن و تا چەندە ئەو خەمەی هاوڵاتیان کە بەردەوام دووبارەیەکەنەوە لە جێگەی خۆیەتی و منطق و دروستی تێدایە. پرسیارێکی دیکە ئەوەیە کە ئەم شەو لەم بەرنامەیەکینەوەیە، یعنی ئایا سەرۆکی هەرێم، سەرۆکی حکوومەت، سەرۆکی پەرلەمان هەست ناکەن کە هاوڵاتیان بێزار بوون لەو هەموو قەیرانە، ینی قەیرانێک چارەسەر نابێت بە قەیرانێکی دیکە ڕۆژەکەنەوە و شەوەکەنەوە، هەست ناکەن ینی کاتیەوە هاتووە بەجددی کار لەسەرەوە بکەکەم قەیرانانە کۆتاییەکی بۆ دابنێ، هیچ نەبێ کۆتایی بە قەیرانێک بێنن اینجا قەیرانێکی دیکە دەست پێ بکات. پرسیارێکی دیکەشەوەیە کێ قەیران دروست دەکات لە هەرێمی کوردستان؟ ئایا قەیرانەکان دەرهاویشتەیەکی سروشتی دۆخەکەن ئەبێ دروست بن، یاخود دەستێک هەیە، لایەنێک هەیە، کەسێک هەیە، یان حکوومەت نازانین ئێمە قەیران دروست دەکات؟ ئەم شەوەمانەوە وەڵامی ئەم پرسیارە شۆر بگرینەوە، ئەشمانەوە بزانین کێ سوودمەندە لەوەی کە وڵات هەمیشە لە قەیران نابێت. خەڵک دەپرسێت ئیشی حکوومەتی بنکە فراوان چییە؟ ئەم حکوومەتە تا دروست بوو کاتێکی باشی ویست و سێلایەنەکەی ئۆپۆزیۆنی جاران بەشدار بوون لە حکوومەت، بە پێش لایەنی سەرەکی حکوومەتێکیان پێکێناوە ناوێ ناوە حکوومەتی بنکە فراوان. ئەم حکوومەتە تا چەند دەتوانیوێتی لە ئاستی متمانەی دەنگدەران و خەڵکا بێت و چی پێ چارەسەر کراوە و ئەو قسەیە تا چەندە ڕاستە کە ئەوەی جاران کێشە نەبوو لە حکوومەتی بنکە فراوان ئێستا ئەوش بووە بە کێشە. پرسیارێکی دیکەش ئەوەیە سێلایەنەکەی ئۆپۆزیۆنی جاران کە ئێستا لە دەسەڵاتن ئایا ڕێگری لە ئیشەکانیان نەکرێ؟ چکە وەزارەتی باشیان بەدەستەوەیە یان بەڵێنەکانیان بۆ دەنگدەران بیرچۆتەوە. بینەرانی ئەزیز، من یادگار فایقم، ئەم شەویش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پایتەختی هەرێمی کوردستانەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیکەی دووجار بیرکەرەوە بە میوانداری 4 میوانی ئەزیز لە دەستەڕاستم کاک عەلی هالۆ، بێگومان پەرلەمانتاری پارتی دیموکراتی کوردستان و ئەندامی لیژنەی سەرچاوە سروشتیەکان یاخود سامانە سروشتیەکانە لە پەرلەمانی کوردستان بەخێربێن. هەروەها کاک شڤان زەنگەنە، سەرۆکی ڕێکخراوی سکاڵا و چاودێری، سکاڵاتان زۆرە و ئەڵێن چاودێری باشمان کردووە، ئەم شەو بزانین چیتان کردووە. لە دەستە چەپیشم کاک عەلی حەمە ساڵح، پەرلەمانتاری بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی کوردستان و هەروەها جێگری سەرۆکی لیژنەی دارایی و ئابووری و لیژنەی پیشە سازی و وزەیە لە پەرلەمانی کوردستان، ئێوەش بەخێربێن سەرچاوان. میوانی ئەخیریشم کاک دکتۆر شێرکۆ جەودەت، سەرۆکی لیژنەی پیشە سازی و وزە و سەرچاوە سروشتیەکان و بێگومان پەرلەمانتاری یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی کوردستان، ئێوەش بەخێربێن سەرچاوان. ئەو میوانە ئازیزانش ئەم شەو لە شاری هەولێرەوە حەزوریان هێناوە بۆ بەرنامەکە بە دەنگدان و بە پرسیارەکانیان بەرنامەکە جوانتر و ڕێکوپێکترەکەن، بەخێربێن سەر و سەرچاومان. کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەن، گوێ لە ڕێنماییەکانی من بگرن، ئەچینە لای ڕاپرسیەکەمی ناوە مەڵقەیە، کەس دەست بە دەنگدان نەکات، سوپاستانەکەم. پرسیاری ئەم شەو یاخود ڕاپرسی یەکەمی ناوە مەڵقەی دووجار بیرکەرەوە: ئایا حکوومەتی بنکە فراوان پلانی هەبووە بۆ چارەسەرکردنی قەیرانەکان؟ بەڵێ ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان کە ئاگادارم کردنەوە اینجا دەست بە دەنگدان بکەن، سی چرکەدانە بێ و کاتە بەڵێ ژمارەیەکە نەخێر ژمارە 2 بڕیارم نەداوە ژمارە 3 کە ئاگادارم کردنەوە دەست بە دەنگدان بکەن، تەنها یەک جار دەست بەو ژمارەیە بنێ کە ئەتەوێت. بەڵێ دوو میوان ئێستا گەیشتن، کۆنتڕۆڵەکان بگرن بەدەستانەوە، ڕێنمایەکە دووبارە ئەکەمەوە. پرسیارەکە وایە حکوومەتی بنکە فراوان پلانی هەبوو بۆ چارەسەرکردنی قەیرانەکان؟ بەڵێ ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان نەخێر ژمارە 2 بڕیارم نەداوە ژمارە 3 تەنها یەک جار دەست بەو ژمارەیە بنێ کە خۆتەتەوێت، ئاگادارم کردنەوە دەست بە دەنگدان بکەن. فەرموون، سی چرکەتانەیە. بەڵێ وەکو دەبینن کە NRT بەردەوام لەم ماوەی کۆتاییە زنجیرە بەرنامەیەکی زۆری دەست پێ کردووە
لە تەواوی بەرنامەکانی بۆ تیشخستنە سەر خەمەکانی هاوڵاتیان و ئەو باسانەی کە ڕاستە و خۆ پەیوەستن بە هاوڵاتیەوە ئەم شەویش بە هەمان شێوە لەسەر هەمان تەوەرە ئایا حکوومەتی بنکە فراوان پلانی هەبووە بۆ چارەسەرکردنی قەیرانەکان چکە وترێت هاوڵاتیان زۆرترین زیانیان لە قەیرانەکان بەرەکەوێت. کاتمان کۆتایی هات سوپاسدانەکەم دەستان خۆش بێ. کاک عەلی بۆ پرسیاری سەرتا و دەستپێک دێمە لایەوە. پرسیارەکەشم لە تۆ دەستپێکم بە حکمیەوەی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتیش هەر لای ئێوەیە و وەزیری سامانە سروشتیەکانیش هەر لای ئێوەیە. ئەم قەیرانانە قەیرانێکن ئەبێ دروست بن لەو کاتەیە یان دروست دەکرێن؟ دیتنا من کاری دەوڵەتی و ئەرکی حکوومەتی بۆ هەندیە و پلان و برنامه هەبێت بۆ هەندێ وڵاتی ملەتی ژێ کێشە و گیر و گرفت و قەیرانە ڕزگار بکەن. بێگومان هەندێک کێشەت وی وڵاتی دایە تەنگ هاتنا داعش قەیرانە ئابووری و دارایی ئەو دوورپێچە ئابووریە حکوومەتە مرکزی لێ ئەڤە بەهانە نینن و بەرگری ژە حکوومەتێ مادەم ئەڤە هەنە دەوێت قەیران هەبن. هەبینە وان قەیرانە دەوێت حکوومەتە کوردستانی خوددان پلان و بەرنامەیەکی زانستی خەمخۆرتر بێت و نیەتەکە پاکتر و بە بڕیار ئیرادە خەمخۆرتر نەبوو نیەتەکە پاکتر نەبووە؟ دیتنا من دەکارێت باشێت هاتین کردن بەس وەکو پێویست نەبیە حکوومەتە کوردستانی بەرپرسە ji هەر قەیرانێکا وی وڵاتی ڕووی بدت و هەی هەستەکەی هاوڵاتیان بێزار بوون؟ مافێکی ڕەوای هاوڵاتیانە ئەگەر کارەب نەبێت ئاف نەبێت موچە نەبێت ئەم ژکل گەلوان هەفدەرد و هەفسۆزین و بێگومان دوای دێمەلات بۆەوەی بزانم جگە لە هاوخەمی و هاوسۆزی و هاودەردی ئەتوانن چیان بۆ بکەن تەنها ئەمەوێت ڕێیتان بزانم لەم بەشەیە چکە هەندێک درەنگیش دەستمان پێکرد سوپاس دەکەم من ڕێیەوە نەزانم دو قسە دێمە لای تۆ کاک عەلی هەمیشە بێتاخۆت و بێزار و ڕەشبین و ئەگەر بتوانم و بێهیوای یعنی کە دانیشی پێش بەرنامەکان لە بەرنامەکانی تر کاتووی بۆ تاوتوێ ئەمە لە چیەوە سەرچاوی گرتووە بێهیوا بووی لەوەی کەم قەیرانە چارەسەر بن؟ بابەتەکە ڕژبین و گەشتبینی نییە واقعی بوونە بۆ پێی هەرێمی کوردستان هەرێمێکی هێجگار دەوڵەمەنە خاوەنی سامانێکی سروشتی زۆرە لە ژێر خاکەکەی و لەسەر خاکەکەی و خاوەنێکی توانای مرۆیی زۆر باشە و ژمارەی دانیشتوانی کەمە بەڵام کێشەی ئەم هەرێمی کوردستان کێشەی ئیدارەدان و شێوازی بەڕێوەبردن و جۆری حکومڕانی و دەستێوەردانە لە هەرێمی کوردستان و لە عێراقشا بەداخەوە ئەو دۆخی کە ئێمەی بینین بە هیچ شێوەیەک نەتیجەی 20 ساڵ حکومڕانی و 10 ساڵ حکومڕانی نییە لە هەرێمی کوردستان ئایبینین لە کاتێکە هیچ کەسێک نییە لە دنیا قەناعەتکە بڵێ من ژمارەی دانیشتوانم 5 بۆ 6 ملیۆنە بەڵام ڕۆژانە 800,000 بەرمیل لەوت بەرهەمێنم هاوڵاتیانم کێشەی موچەیان هەیە کێشەی کارەبایان هەیە لە کاتێکە باشە وڵاتی تر نەنەوتی هەیە نەغازی هەیە کێشەی کارەباشی نییە کێشەی بەنزینیان هەیە ینی کێشەکە ئەوەیە لەبەر ئەوەی لە ڕابردووە احتیکارێکی گەورەی حزبی هەبووە و ئێسش لە یازال بەردەوامە حزب لە هەموو جونگە حزب دیارە وەکو موئەسسە بەشێکی وەکو فەرد لە ناو حزبە کاریگەریان هەبووە ڕێگەیان ئەوەندە ڕێگەیان بە گەشە پێدانداوە خۆیان سوودمەند بوون من یەک نمونەی بەسیطی بۆێنمەوە ئەگەر لە ماوەی ڕابردووە زەمینەسازی بکرێت چەندین پاڵاوگەی گەورە لە کوردستانە بەرهەم بهێنرایە چ منطقی ڕێگە بەوەدا ئێمە لە تورکیاوە بنزین هاوردەی کوردستان کەین لە کاتێکا خۆمان نەوت ئەنێریت بۆ تورکیا نێنراوە بۆ دوو پاڵاوگە هەبوون دوو حزب لێ مستەفید بوون بەرپرس بوون لەوان ئەم دوو پاڵاوگە نەیانێنەوە بەر بەرمیل لێنەوتیان بە 7 دۆلار پاڵاوتووە خەڵکی تر بە 8 دۆلاریشمی پاڵەوە نەهاتێ هەموو ساڵێ بەبوو ئێمەوە 500 میلیۆن دۆلار زەرەر لە وڵات کەوتووە بەڵام دوو کۆمپانیا و دوو گروپ ینی کێشەکە ئەوەیە لە بەشێکی زۆری میدیاوە ناڵێم هەمووی بگرە بۆ فینتانک و ناوەندەکانی بیرکردنەوە ڕێکخراوەکان بگرە بۆ حزب هەمووی کۆنتترۆل کردووە نەفەسی نەهێشتوەتەوە بۆ ئەوەیکە من ڕێگەت پێدەم بۆی بەورتر قسە لە سەرمانە بکەی بەڵام مەبەستمە لەم بەشەیان پرسیارە وەڵام بدرێتەوە ئەو خەیرانانەی لە هەرێمی کوردستان هەن دروستکراون یان ئەبێ هەبن یعنی حاڵەتەکە طبیعیە داعش هەیە قەیرانی داریە هەیە ئەبێ ئەمە دروست بێت بە هیچ شێوەیەک هیچ مبەڕێک نییە بۆم قەیرانانەی کە هەبن بۆ نمونە موچە بگرێڵێ موچەمان زۆرە چاکسازی بکە موچەکەمە بێتەوە پاڵاوگەیک باشدانێ ڕێگە بە خەڵکدا پاڵاوگەدانێ منافەسە بێت لە بازاڕە بەنزین دروسە بێت ینی دۆخێک وای لێ هاتووە بەداخەوە ئێستا هەستەکەم من ئێستا خۆم هەستەکەم قەیرانەکان ئێستا لە 3 ساڵ پێش ئێستا زیاترن کەو کاتە مەسەن ئێمە ئۆپۆزیسیۆن من قسەما کرد دیوێکی واقعەکەیە من نەزانم دیوێکی بێمنەتیەکەیە
يعني ئێسەوایلیاتوە بەداخەوە دۆخێکی ئەوە خراپ دروست بووە یەکگرتووی ئیسلامی خەریکە وەزارەتی کارەبا دروست تەسلیم ئەکاتەوە لەبەرەوەی کێشەی بۆ دروست نەکرێت دوایی یەکگرتووی سزانەدرێت واتە مەبەستمە بڵێم چی جوملەکەم وا بکە حکوومەتی تەوافقی ئەگەر ئەخلاقیاتی سیاسی لەگەڵانە بێت حکوومەتێکی فاشیلە بێت ئەمەی خۆیان ئەخلاقیاتی سیاسی لەگەڵایە بەداخەوە مەسەن کەکە واقعەکە وایە مەسەن زۆر ڕەنگە خەڵکێکە بێ پارتی بێ یەکێتی بێ گۆڕانیش بێ کێشەی کارەبا بۆ دروست بێ خەڵکێکی حزبی بۆی یەکگرتو دەنگی کەمکە کێشەی دارایی دروست بێ بۆی گۆڕان کەمیکە با تەقی نەبێ لە هەولێرە پارتی باجەکەیەدا ئەم ئەخلاقیاتە سیاسیە تاوەکو بەردەوام بێت بەداخەوە کەواتە زوو بوو بۆ حکوومەتی بکەفراون دکتۆر شێرکۆ دێمە لای جەنابتان بە هەمان شێوە ئەمەوێ بزانم ینی بەپێی بەدواداچوونیەوە ئەم قەیرانانە ئەبێ دروست بن یان قەیران دروست دەکرێن بۆی هاوڵاتیان مەشغوڵ بکەن بۆی بێزاریان کە نازانم بۆچی بنای خۆی بەخشندەوە میهرەبان بە شێوازێکی زانستی بچین بۆ مەوزوعەکە دوایی بیخێنە سەر باری سیاست لە ڕووی زانستیەوە سیستمەکانی حکومڕانی و ئیدارەی حکم لە هەرێمی کوردستانە مێژوویەکی هەیە لە داڕوخان و لە نادروستی ئەم مێژووە وای کردووە کە گۆمەکە هەتاوکو ئاوی زۆرتیا بوو زۆر شتی دەرنەکەوت بوو بەڵام کاتێک کە ئاوی کەم بۆەوە تەڵخایی بنەکەی دەرکەوت واتە کە پارە هەبوو کە دەوڵەمەندی هەبوو کە سەرمایە ئەجوڵا لە هەرێمی کوردستانە زۆر شت تەخشان و پەخشانیش ئەکرا بەڵام هەتا ڕادەیەک هاوڵاتی ئەو زەرەرەی نەکردبوو کە ئێستا زەرەری لێەکە کاتێک کە پارەکەم بۆ قەیرانی دارایی دروست بوو و شەڕی داعش هاتە پێشەوە و ئەم قەیرانە نەهاتە کایەوە ئەم شتەکە دابەزی قەیرانەکان سیستمەکان دەرکەوتن کە چەند شکست خواردوون کە چەند ناتوانن خزمەتگوزارەکان دابین بکەن وەکو کارەبا وەکو حزبەکانی دەرەوەی لەلاتان ڕوون نەبوو ئێستا مەسەر بارە سیاسەکە نا ڕوون بوو بارە سیاسەکەی تۆزی ترێ مەسەر باسکردنی ئەم شکست خواردنە لە دابینکردنی مەسەنە بۆ نمونە باسی کارەبا بکەم کە من وەزیری کارەبای یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەوە قسەمان زۆرە لەسەرەوەی باسی بنزین بکەم کە وەزارەتی سامان سوشتەکان لەسەر پارتی دیموکراتی کوردستانە باسی وەزارەتی دارایی بکەم کە وەزیرەکەی هی گۆڕانە ئەمانە هەمووی لە هەر لایەکەوە هەر وەزارەتێک ئەگری تەماشاکەی لە ڕووی سیستماتیکی و وەزارەتێک کە ناتوانێت خزمەتگوزاری پێشکەش بکە و ناتوانێت ڕۆڵی خۆی جێبەجێ بکە دەرەنجام کە شەڕی داعش هاتە پێشەوە قەیرانی ئابووری دارایی هاتە سەر هەرێمی کوردستان ئەعرازی ئەمانە دەرکەوتن کە ئەمانە ناتوانن بۆیە پێویستی بە پارەیە بۆی کارەبا تەولیدکە کارەبا پارەنی پێویستی بە پارەیە بۆ بەرگەگرتنی نەبوو مەبەستم ئەوەیە مەکینەیەکی شکست خواردو بەڕۆڕووی منافەسە و سەراعێکی قورس بۆ دەرەنجام نەیتوانی تەحمل بکە پرسیارم بیتەوە کام پرسیار ئەوەی کە ئەم قەیرانانە دروست دەکرێن بۆ ئەوەی هاوڵاتیان سەرقاڵ بکەن قەیرانێکە لە ناکاوە دروست دەکرێت دەستێکی لە پشتەوەیە یان قەیرانەکە بێ لەو کاتەیە دروست بێت قەوماتیان نییە بەرگە ناگرن بۆیە دروستە بێت شتێک هەیە پێوترێت بازرگانانی جەنگ بازرگانانی کاتی سراع لە کاتی ئەزمە و سراع مجموعەیەک یاری ئەکەن بە بازار یاری ئەکەن بە بەرژەوەندیەکان لە پێناوی خۆیانە بازرگانی یاساین ئەوەی دەوڵەمەندە و بازرگانی ئەکا بازرگانی نایاسایی بەرژەوەندی نایاسایی مەساڵحی نایاسایی بۆ نمونە کاتێک کە دۆلار بەرزە بێتەوە لەم ڕۆژانەیە بەدوا دووچوونەکانی ئێمە پێمانەڵێ لە بانقی مرکزی عێراقیەوە کاتێککە دۆلار ئەکرێتە بازارەوە تۆڕێکی مافیایی ئەو دۆلارە کڕێتەوە بە مەبالی بەمەڵچێکم کردووە لە عالەمە لە جیهانە دۆلار 112,000 دیناری عێراقیە بزەبت عێراق و هەرێمی کوردستان لۆبی و گروپی بەرژەوەندی نایاسایی گەورەی وایتیا دروست بووە ئەتوانێت بازار گرانکە ئەتوانێت بنزین گرانکە ئەتوانێت بنزین نەهێڵێ ئەتوانێت کارەبا تێکبا ئەتوانێت دنیای بەرژەوەندی بشێوێنێ ئەمە بەرەیە کە ئەبێت بە هەمومان بە گشت لایەنە سیاسیەکان بە حکوومەتی بنکەفراون کە ئەیویست شت بکە بەڵام بەم دۆخەوە حکوومەتی بنکەفراون نەیتوانێت شت بکە و تەوەقوعیش ناکەم بتوانێت شت بکە بەو شێوازەی کە خەڵک ڕازی بە کورتی دروست دەکرێت قەیرانەکان بەڵێ بە تاکید ئەم قەیرانانە ئێستا ئەو گروپە بەهێزانی بەرژەوەندی نایاساییان هەیە ڕۆڵی سەرەکییان هەیە لەوەی کە قەیرانەکان لە هەرێمی کوردستان بەڵکو لە عێراقیش دروست بکرێت سوپاس دەکەم کاکشمان زۆر سوپاس ئێوە وەکو ڕێکخراوەکەتان زوو ناوی ڕێکخراوەکەتان دیارە سکاڵا و چاودێری زوو گلەییەکە زوو جارجار کۆبوونەوە و گردبوونەوە و خۆپیشاندانەکەم لە کۆی قسەکانە چی ئەخوێنیتەوە بە کورتی و پوختی لە بەشی دووەم لەگەڵ جەنابتە دەست پێکەم بۆی تەواویکی قسەکانت فەرمو دیارە لە هەرێمی کوردستانە بەداخەوەی ئێستاکە وەکو تایتڵی بەرنامەکە بەس هەوا هەیە ئێستا لە هەرێمی کوردستانە بەداخەوە سەرجەم لایەنەکان لە سەرجەم لایەنە سیاسیەکان حەزەکەی سەرجەم کابینی حکوومەتی هەرێمی کوردستان زۆری نەیەندان پەرلەمانەکانی کوردستان ئەوانی بەپرس لە وڵاتە بێنە ئێرە با گفتوگۆ بکەین
هیچ کەسێک بەرپرز دەرناچێت هیچ کەسێک خۆی بەرپرز نازانێت هەمومان گلەیمانەیە هەمومان قساکەین بەڵام کاتی قسەی گەورە نەماوە ئێستا کردار خەڵک چێوێ ئێستا ئاو نییە کارەبا نییە بەنزین نییە خزمەت گوزاری نییە حکومەتی بنکە فراوان شکستی هێناوە بە ئاشکرا پێویستە ڕای بەڵام حکومەتە شکستی هێناوە ئەو بەڵێنانی کە لە بەهەڵبژاردنە درا ئەو چاکسازیانی کە بەڵێن درا ئەو گەندەڵیانی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستانە ئەو هەموو بەڵێنە گەورانی کە بە خەڵکی کوردستان درا و خۆشگوزەرانی کە بە خەڵک درا ئەو داهاتینەوەی کە بڕیار بدرێ بە خەڵکی کوردستانەوەی کە بڕیار بوو سنووق دروستکرێ ئەو داهاتە برێ بە خەڵکی هەرێمی کوردستان ئەوەی کە بڕیار بوو ژنی ماڵەوە بۆ نمونە موچێ هەیەەوە کە بڕیار بوو خۆشگوزەرانی بۆ خەڵک دابین کە ئەم قسانی کە منێکم بوتەی بانگەشەکانی هەڵبژاردنە کە لایەنەکان داوێنە بەڵام خەڵک ئێستا داوی مافێکی سەرەتاییەکە ئەڵێ ئەو کارەبا و بنزین ئەو کارەبا و بنزینی نییە یعنی حکومەتێک بۆ نمونە ڕوودەم لەو پەرلەمانتارانە ئەو لایەنە سیاسیانی کەسە لە حکومەتان بەشداری حکومەت بنکە فراوانیان کرد ئەگەر نییە خۆتان نەزانن کە ئەمە دەستە دروستەکرێ چیەکن لە حکومەتێکا کازان حکومەتەکە شکستێنێت چیەکن لە حکومەتێکا کازانن ئەم قەیرانانە دروست دەکرێت کە دروست دەکرێت بۆ ئەو سەروەری کە خۆتان باسانە کرد جاران ئەتاوت با سەروەریێت تۆمارکە بکشێنەوە لە حکومەت فەرمی بۆ ناکشێنەوە لە حکومەت چکە کاتی ئەوەیە کە هەڵوێستە بێت کە ئەزانێن لەسەر هەرێمی کوردستانە ئێستا بەکشانەوە لە حکومەت وای دانێ گۆڕان و یەکگرت و کۆمەڵ لە حکومەت دەکشێنەوە کێشەکان چارەسەر بن کێشەکان چی چارەسەر بن ئەو کاتێکەوە پۆستۆن هەبوو ئەمەی تۆی خەیتە چارەسەرە من بە چارەسەر یا خەیرانەکە خۆت دەکاتەوە من بە چارەسەر ێزانم واشی ئەبینم ئەم خێرانە و خۆیان باسێکرد وایە خوێنمەوە بەشێکیان دروستکراوە بن بەشێک بۆ شکستی یەکتری بەکاری بێنن بەشێک لە وەزارەتەکان و ڕێزیان باسییان کرد بەشێک لە وەزارت بۆ وەزارەتی کارەبایی کەلوانی کە باسێکاڵێ بۆ نمونە گازم بۆ دابین ناکرێت کەواتەوە دانێ شکست بە وەزارەتی کارەبا بێنن داوانێ بۆ شکست بە وەزارەتی دارایی بهێنن کە هەر کەسێکەوەی ئەوان کە باسیەکەن پەرلەمانتاران لایەنە سیاسیەکان کە ئەوترێ دەیانەوێت چی ئەوێت ئۆپۆزیسیۆنە لایەنەکانە بۆ نمونە دوو لایەنەکەی ڕاشکاوتر وەزارەتی کارەبا پێویستی بە گاز و نازم بنزین و بە سوتەمەنیە لای وەزارەتی سامانە سروشتیەکان وەزارەتی داراییەکەی بزوتنەوەی گۆڕان ئەگەر پێویستی بە پارە بێنەیەنێ حتمما پارەی لایەکێتی و پارتیە وایە ئێستا وەزارەتی سامانە ڕۆلی وەزارەتی دارایی بینێ ئەمە دیاردەسەیرێ بێ وەزای سامانە دارایی دای پارە و داهات لە وەزارەتی سامانە سروشتیەکان بکە بۆ نمونە ئەم شکستانی کە ئەمان باسیەکەن کە ئێمە ئیزانین کە هەمومانی سەگ لەیمانەیە ئێستا ئەو بەڕێزانە لەمە زیاتر گلەیانەیە کەواتە خەڵک چاوەڕان یعنی چ ئومێدێکی هەبێ بێ حکومەتی بنکە فراوان بە پەرلەمانی کوردستان بەیمە بەڕێکخراوەکان بە دەستگاکان بە هەمومان چیمان پێکرێ کەواتە هیچمان پێ ناکرێت حکومەتێکی شکست خوارد و خەیرانێکی زۆر لە هەرێمی کوردستانە نەبوونی ئاو کارەبا و ئەو سەرچاوە سەرەتایانی کە شەرمە لە هەرێمی کوردستانە باس کە ئێستا کە باسەکرێت لە کوردستانە لایەنەکان ئەوانەی کە لە حکومەتن ئێستا چیان پێکرێت بەداخەوە ئەتوانن لەم کاتە ئێستا چی بکەن لایەنە سیاسیەکان دەتوانن ئەوەی کە بەڵێ ناو لە بانگەشەکانی خۆیانە گەندەڵی بنە بڕکەن ئەو بندیوارانی کە باسییان کردنە یەڵەن لە هەرێمی کوردستانە ناکرێت بندیوار بکەی بەسەر دیوار بین دەدام دەستگاکان کێشەی تری بۆ دروستکەی ئەوانەی کە خانشی نایاساییە بڕاستی حەق سزا بدرێن بندیوار خانشی نایاسایی گەندەڵی بنە بڕکرێ ئەو داهاتی پارەی بۆ نمونە کە ماوەی ڕابردوو بچێ ڕێکخراوەکان بڕا دەستخۆشیمان کوتان دەستان خۆش بێ 50 میلیارد گەڕایە بۆ هەرێمی کوردستان دەستان خۆش بێ کە بڕیتان دوو چاکسازی بکە لە هەرێمی کوردستانە ئەو داهاتی کە هەیە ئەو بندیوارانە کە لەناو وەزارەتەکانە هەیە لە هەرێمی کوردستانە ئەو چاکسازیە کە باسمان کرد ئەو قافڵە سارێ بەدای بەکردستانە لە هەرێمی کوردستانە کە توێنێ بینیمان 6 سارە بەدوای یەک قافڵە بەدوای چەند بەپرسێکی هەرێمی کوردستان ئەمە لەکوێ دنیاژێک کاکشمان کۆتا پرسیارم پێش ناوبڕەکە ئەوترێت قەیرانی بنزین لە سلێمانی و هەولێر فەرقی هەیە تا چ ناگەدارنەوە ئەمڕۆ لە سلێمانی من ئەمڕۆ خۆم لە سلێمانیەوە هاتم ئەوە 3-4 ڕۆژە سیارەکەم نازم بنزینی تیانە لە ماڵ دەرم نەکردووە یەک دنیا ڕیزی بەستۆ بەڵام لە هەولێر ڕۆساکە زۆر ئاسایی بوو ئەو قەیرانە نەبوو بەداخۆ من لە سلێمانیەوە هاتووی دیارە ئێمە لە ماوەی چەند ڕۆژی پێشووترە کارێکمان لەسەر خراپی فیول پەمپ کرد بەس بەداخۆ خەریکە وامان لێ بڵێن پەشیما بووین قەیرانی فیول پەمپی جارێک کۆتایی ناتوە خەریکە وامان لەگەن پەشیما بکەن بڵێن با فیول پەمپ بسێ بەس بنزینمان بەرێ ئێستا خەریکە قەیرانەکە بەو جۆرە لێکەن ئێمە لە سلێمانی ئەمڕۆ کارەبا نەبوو ئاوی کارەبا نەبوو بنزینیش نەبووە و خەڵک وتی لە دەستگاکانی ڕاگەنەوەی کە داخی دڵی خۆی لە تۆڕە کۆمەڵاتیەکانی بەخشێتەوە بەڵام هاتمە هەولێر بەداخۆ نەمبینی یعنی پێم خۆشحاڵم کە لە هەرێمی کوردستان
ماخۆشیات پێمان خۆش نیە بەڵام بۆ ئەمە هەیە بۆ وایە سلێمانی ئەولێر بینیان زۆر نییە ئەمە پرسیارەکەی لێرە ئایا دەیانەوێت بۆ نمونە ئیداری سلێمانی و هەولێر جیا بکرێتەوە ئایا ئەمە دیسان دەرهاویشتەی ئەو پرۆژەیەی کە لایەنە سیاسەکان لە پەرلەمان پێشکەشیان کرد بۆ سەرۆکاری هێرم دەیانەوێت لە ئێستاوە وەکو کارتێکی فشار بەرامبەر خەڵکی کوردستان بەکاری بێن کاکە ئێوە بۆ سیراعێکی سیاسی هەیە لەنێوان لایەنە سیاسەکان بۆ خەڵکی کوردستان سزادەن ئەم سزایەت چی بەرامبەر بە خەڵکی کوردستان بەکاری کاکشمان بێگومان بینەرانی ئەزیز گفتوگۆکەمان لە بەشی دووهەم لەگەڵ ئەم چوار میوانە و میوانەکانی دیکەش بەردەوام بێت شاشەکە بەجێمەوە. بینەرانی ئەزیز دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی دووەمی دووجاربی بکەرەوە بەردەوامین لەگەڵتان قسەیم شەویشمان لەسەر و هەموو قەیرانەیە لە هەرێمی کوردستان هەیە ینی بە دیاریکراوی قسە لەسەر قەیرانێک ناکەین چونکە ماشەڵڵا قەیران زۆرە. کاک عەلی دێمەوە لای جەنابتان پرسیارەکەم ئەوەیە تەبەن ئاگادارم لە ناوبڕەکەوتت تێبینی و کۆمنتم هەیە و ڕێگەت پێدەم قسەکانی خۆت بکەیت وەکو لە قسەکانە دەرکەوت ینی زیاتر بە شێوەیەک لە شێوەکان وترا کە ئەم قەیرانانە دروست ئەکرێن و کەسانێکن بەرژەوەندیان لە دروستکردنی ئەم قەیرانانە و تەنانەت گەشتەوەی کە وتیان هەندێک وەزارەت بە ئەنقەست شتیان لێ گیرێتەوە بۆی تووشی فەشەل بن تا چەندە وایە دەستپێکی ئەس وان تێبینیت خۆ بەحەز بکەم فەرمو کاکشوانی بەحەز کرد و ئەندام پەرلەمان ژوەکی هاوڵاتیە گلەیی و گازندات کرد جارێ کار و ئەرکی ئەندام پەرلەمانی جودایەش یێ وەزیرێکیش یێ ئەندامی سەرکردایەتیە حزبێکی کار پەرلەمانی دەرکردنا یاسا و دیفچوونا کاروبارên حکوومەتیە طبعا ئەم پتر نێزیکینیش خەلکی کوردستانی ئێش و گلەیی و گرفت و گازندên هاوڵاتیە gelek zûtir digehînme û ew derbirîneş êş û janên xelkê yanî gazindê xelkê ne em digehînîn ev e cihê destxoşiyê ye ku endam Perlemanên Kurdistanê hemî fraksiyona بەس گەیاندنی گلەی و گازندەکان دەستەکی کافی بێ nexêr kafî nîne ev e destpêkek e carê eger hizreka durist hebit eger hevsozî û ew hest hebit bêguman karîndiyên zanistî biryarên dî کار و چالاکیên dî jî dê dîvdayên çenێکە لە پەرلەمانن کاک عەلی belê çenێکە لە پەرلەمان دەستان بە ئیش کردووە salê ku çend heyve ez wê باشە ساڵێک و چەند مانگێکە belê هەستەکەن لە ئاستی چاوەوانی خەڵکا بوون nexêr Perlemanê Kurdistanê muessesek aktif nebiye neşiyaye ebeden karê çavdêriyê bikir gelek cara Perleman û perlemantariyê li jêr çavdêriya حکومت و وزیر حکومت کردستانی اوه ارککی اخلاقیه کو کامیانه به جیر چاودێری کامیانه بن امیر جیر چاودێری آوان ئێوە لە ژێر چاودێری بله امیر جیر چاودێریه ئێوە لە ژێر چاودێری وەزیر بله بله امیر گله دنیاشتیوە هەیە امیر جیر چاودێریه چونکی اگر ام ئەبێ وابێ والله قسەکەی واقعەیەکی تیە بەڵێ خۆی نابێ وابێ بەسەوە ئەزانم من ئەزانم نابێ بەڵام ئەبێ وابێ بەس وایە نخی نابت و ابد بس دوید ام وی راستیش خلک کردستانی نوشتیم نابت پارلمان کردستانی بیدنگ جو ببیند دوید مکانیزمک هبد ام نوینراتیا خلکی بشین کار خواهی چاودیری درستی بکین نخیر حتی نوکه پارلمان کردستانی و کو پیویز به هر که خو نرابیه گلک سستی گلک ماسیه تین تنی چند کمترش 10 یاسای درچوین چند بریاره که تا کاک علی بتانتوانی بایا بتانتوانی بایا توانا و قدرتتان هەبوایە لێپرسینەوە بکەن لە وەزیرەکان و لە حکوومەت شتانە کرد دیترا من دوێت ئەvە ببێت مۆدێلێکل کوردستانی وەزیر بێت نەجارکردن سەرا بچووکترین خەلەتی استقالێ بکرد وەزیر بێت بانکهێشتکردن لێپێچین لەگەل وەزیری نەک زیافەت بکرێت کارێ چاودێریە ئەvەیە لە سەرا قەیرانێکا بچیکل وڵاتên خەلکێ وەزیرێک و چەند وەزیر تێن نەجارکردن و استقالێ بدن اف قیرانا کارب و قیرانا پانزین و گل قیران دیتین از توی باوری دا و گل جا محاوله یا کری که وزیرک بید لیدوانه که بده آماده نبینه جبرند پرانی اموهین دزگاه نراگیاندن نزیکی کینو گلیو گازندات دی کاکشوانی بحث دو ادارهی کرد
کو اف قیرانا پانزین بتنل سلیمانیه یا هی جاره قیرانا پانزینش بری همین جهال دهو که سر هلدا ل 5-6 حتی 13-6 یعنی 9 روز دوان 9 روز آدا تنه 2,072,000 لیتر پانزینت هاتین پیداویستیا دهو که به 1,400,000 حتی 1,700,000 لیتر پانزینه هیا البته 4 میلیون جیت خزنکری هبین وقت او پانزینا پیویست او قیرانا 3-4 روز سلیمانی دست بکری بری 19 روز دهو که و ئەبێ لە کوێوە بنزینیان بۆ دابین بکرێت ئەو پانزینە عادەتەن پانزین دوێت 3 میلیۆن و 200 لە کوێوە سەرچاوی دابینکردنی ئەو بنزینە بێ کوێ بێ دوو مەسفایت نافخۆ بازیان و کەلک نزیکی 3 میلیۆن و 200,000 بەرهەمی نافخۆیی هەی زێدەترش میلیۆنێک لیترش دەرەوە ji تورکیا تێت بۆ دروست بوو قەیرانەکە بۆچی دروست بوو چونکی وەزارەتا سامانên سروشتی خودان پلانێکی زانستینینە بێ بەرنامەیە پانزین نمایه پشتی چند روزه کاشنی گریبست لگل کمپانیا یا امضا کری باشە کە وەزارەتی سامانە سروشتیەکان خاوەنی بەرنامەیەکی زانستی نییە و پلانی نییە بۆ بانگی وەزیر ناکەن بۆ پەرلەمان ئەvەیە و پرسیار ینی با سەریح بین بەێ جارێ حکوومەتا بنکە فراوان دیتنا من کارێکی باش بوو بۆ vê قوناغی و دەستپێکی مەگوتی شەڕی داعش تاکسبان وتی ئەو حکوومەتە فەشەلیەنەوە نەخێ ئەز گەلوێ ڕای دانی حکوومەتی فەشەلیێنە بەم خاڵانە چەند خاڵێکی پێڵم بۆ تەسەلمێنن بۆ تەسەلمێنن کە فەشەلیەنەوە ئەژ ئەزێ بۆ ئیزبات کم کو فەشەل نەینایە کێشە زۆرن قەیرانێت هەین ئەڤروکەش بەر شەڕی داعش بەر ئەف قوناغە هەستیارە کوردستان تێدا دەربازت بێت ئەف دوورپێچە ئابووری و داراییە حکوومەتە مەرکەزیە عێراقی خستی سەر کوردستانی پێویستی بە حکوومەتەکە بنکە فراوان هەیە بله حکومت کشه‌ای تاین قیرانی تاین اف حکومت بنک فراوان دوید به اراده به بریار جاره سری آوان قیرانی تبدید دیتن آمن قیران نه گلک مازن کنه این جاره سر کردن اگر پلان و نیت و برنامه هبد و پارلمان کردستان به کار خواهی جامعی کاک علی هەلوتی وەزارەتی سامانە سروشتی ئەمە گلەی زۆر هەبوو لە هەندێک جێگا هەستمەکرد معارەزەیە کاک علی طبيعتي معارضة گلەی زۆر هەبوو وتی وەزارەتی سامانە سروشتیەکان پلانی نییە بەرنامەی نییە و ئاماژەی بەوەدا کە حکوومەتەکە ئەبێ اتفاقی لە نێوان لایەنەکانە هەبێ بۆی بگەن بە ئەنجامێک قەیرانەکان چارەسەرکەن لە هەمووی گرنگتر وتی قەیرانەکانەوەرە گەورە نین چارەسەر نەکرێن وایە بەڵێ قەیرانی گەورە هەیە لە کوردستانە و کێشەی گەورە ئەوەیە کە ئیرادەیەک نییە بۆ چارەسەربوونی ئەم قەیرانە ئیرادەیەکی گەورە و بەهێز و کێشەی گەورەتر ئەوەیە کە ئەم ئیرادەی کە ناوێ ئەم قەیرانە چارەسەرکرد دەسوپلی پەرلەمانی بەستووە کە حیزبە سیاسیەکان تاوەکو ئێسێمە چەندین کەیسمان حازر نەمانتوانیە وەزیر بۆ پرساندن بێنینە پەرلەمان بۆ گفتوگۆنە بۆ پرساندن بۆ وەزیرەکە گە گۆڕان بێت پارتی بانگێشتکە گۆڕان پێی ناخۆشە پارتی بەیەکێتی و گۆڕان پێی ناخۆشە کێ بێکێمە ئەمە شەرمەزاریە بۆ پەرلەمان ئەنی هەستەکەن دانیشتون بۆ یەکتر بۆی لە یەکتر بن من وەکو خۆم بۆ یەکتر نە من وەکو خۆم بەڕاستی ئیشەڵا ئەم کێشەی سەرۆکایەتی هەرێمە بەخێر بشکێتەوە بۆ میلەتەکەمان بێت بەڕاستی تر هاتنی وەرزی نوێی کاری پەرلەمان ئەبێت چەندین وەزیر بێتە پەرلەمان لێپرسینەوەیان لەگەڵا بکرێت و پێویستکە بەس تایتڵەکانم پێ بڵێ بەعرزی جەرا بکەم ناو نەهێنی بەس تایتڵی ئەو وەزارەتانە بۆ نمونە بە بەرچاومانەوە زەوی شارەوانی و کشتتوکاڵ داگیرەکرێت داهاتی ناوخۆ نیوەی ئەڕوا بۆ چەندین کۆمپانیایەک لە خاڵە سنوورەکانەوە بگرە و نیوەی کێشەی تیا چەندین وەزارەتەیە گەندەڵی گەورەی تیا بڕۆ بۆ کێشەکانی نەوت بڕۆ بۆ کێشەی کارەبا واتە یەک وەزارەتم پێ بڵێ لەم حکومەت هێرێما کێشەی نەبێت یەک وەزارەتم پێ بڵێ با من بڵێم ئەمە کێشەکانی ئەڵێ وەزارەتی ناوخۆ نییە من یەک لیستە دەمێ ئەڵێ مەمانە ئەمری گرتنیان هەیە وەزارەتی ناوخۆ نایانگرێت یعنی وەزارەتێک نادۆزیتەوە لە حکومەت هێرێمی کوردستانە کێشەی نەبێت زۆر دەگمەنە مەگەر وەزارەتێک شتی بەسیط ئیشی بە وەکو مەسەن ژینگە کە ژینگەش وەڵا لە هەمووی خراپتە وەزارەتیشی نییە یعنی سەی ینی کێشەکە وەیە کاکە ئەگەر ئەم ئیرادە بەهێزە دروستە بێت لە پەرلەمانە بەس ڕاستی ئەگەر پەرلەمان بۆ ئەوە بێت حزبەکان لەسەر یاسایە کۆک بن و بێنیە پەرلەمانە و پەرلەمانتار قەناعەتی پێ بێ پێی نەبێت دەنگی بۆ نەدا بوون و نەبوونی ئەم پەرلەمانە وەکو یەکە لە ئێسادا من خۆم ینی بۆ تووشی مەلەل و بێ ئومێدی وم تا ئێستا نزیکەی 6 سکاڵام ئامادە کردووە داومەتە
دەستەی نەزا داومەتە داواکاری گشتی بۆی بیدەرم مەحاکم ساڵ نییە کە من خەریکی ئەمانم تاسە نەچوومەتە محکەمە هیچ محکەمەیەک نەکراوە هەمووی بە مستەمسەکات کەیسی گەندەڵی پرسیارە نێری بۆ وەزیرێک مەسەن من پرسیارم ناردووە بۆ وەزیرێک کاکە فلان کێشە هەیە هاوپێچ دە مستەمسەکیشم بۆ ناتووە لەگەڵیا بۆ ئەوەی بێتە شێربان وەڵامەکەی ئەوە بووە بابەتەکە بەم شێوە نییە کە تۆ باسێکەی ئەگەر ئەم وەزیرە بزانێت من ئەتوانم بانگێشتی پەرلەمانی کەم لە ناو پەرلەمانە دادگایی بکەم و بێمنەتن ئەمە بێمنەتیە من پێتەڵێم بە هاوپێست دیکۆمنت بۆ نادووە زانێ وەزیرەکە بۆ پرساندن نایەتە پەرلەمان کاک عەلی زۆر باش جوان باس کرد جای وای هەیە بەداخەوە من بۆ خۆمەوە قبوڵ ناکەم هیچ وەزیر و هیچ بەرپرسێ محاسبەی من بکە بەڵام جاری وای هەیە بەرپرس و وەزیر ڕخنە لە پەرلەمانتارە گرن و حزبەکانیان ئەو بۆچی لە میدیاواڵێن یعنی ئەو بە قسەی تۆ ناکات چاکسازی بکەی بەڵام کە ڕخنەکەت گرت گلەوی لەکەن لە حزبەوە زەختە خەنە سەر خەڵک ئەڵێن وڵا نەبووە لە میدیا ئەو جۆرە ڕخنانە بگەی سەوای لاتوە پەرلەمانتار وەکە ئەعلامی لاتوە زانیە بە بۆ هاتووە لەبەرەوەی ڕێوشوێنەکەی خەڵکیەوەی ئەڵێ پەرلەمانتارەکانی ژۆ کاکشفانیش ئەمەژەی پێدا وەکو ئێمە گلەییان هەیە بێتاقەتن ناڕازی ڕاستە ئەو سیستەمە سیاسیە کە وای کردووە کە پەرلەمانتارەکانەوە بەڵام من لەسەر سیستەمی سیاسی یەک خلافی بچووکم هەیە من نامەوێت سیستەم بکەم بە علاگەیە کە چی کێشەیە پێڵواسم سیستەم ئەوە شخصەکانن سیستەم دروستەکەن واتە ئەم شخصانە مەسئولن لەوەی کە ئەو سیستەمە خراپەمانەیە نەکەوەی ئێمە هەر بڵێن سیستەمەکە خراپە بۆی لای خەڵک ڕوون بێت من یەک نمونەی بەسیتە بووڵم دکتۆر شەرکۆ باسی بانقی کرد کێشەکە وردە گەورەیە بێت یعنی ئەمە ئەزمەی گەورەی اقتصادیتر بەڕێوەیە لە ماوە کە یەکێ لە دیارترینیان گرانتر بوونی نرخی دۆلارە کۆمەڵە کۆمپانیا مافیا ئاسا چ لە عێراق و چ لە کوردستانە بانقی مرکزی عەرزی ڕۆژانەی هەیە دۆلاریانە داتێ بە چەند کۆمپانیەکی دیاریکەوە بە سەو ئەشخاصن یا ئەحزابن نەناش ئەم کۆمپانیەکان حەزب پشتیوانیەکە شخصی حزبی دەتۆ بڕۆ وەریگرە با من بڕۆم وەریگرم بزانە ئەم درێتێ دۆلار وەرەگرن بە 180,000 هەر ئەو ڕۆژەی کە وەریان نەکرد لە بازار ڕەشایی دەنە 140 بانی خۆیان اتفاقکەن ئەڵێنم ڕۆی دێنە 140 بانی دوو اتفاقکەن هەموو ڕۆژە 300 ملیۆن دۆلار وەرەگرن 300 ملیۆن 15,000 دیناریە خەنە سەری 300 ملیۆن 20,000 ئەمە دەوڵەتی مافیایە ئەمە بۆ دەیانشتی تر دروستە ئەمە بۆ کارپێکردنی مەحەطاتی کارەبا دروستە بۆ گازوایل ئەمە ینی هیچ کام لەمانە یەک کێش لەمانم پێ بڵێ مبەڕێکە بێ بۆ ئەوەی ئەم کێشە بوونی هەبێت مبەڕی عەقلانی و منطقی نییە بڵێ کێشەی کارەبا ئەڵێن ئەمە حەلەکەیەتی بیکە بڵێ کێشەی زەوی داگیرکردن ئەڵێن ئەوانەی تەجاوزەکەن فلان و فلانە تۆ مەلەفی گەندەڵی خستۆتە ڕوو ینی هەبوو هەر لە ێناتی پەنجا مەلەفی گەندەڵی عرض کردووە خستوتە ڕوو وەکو خۆشە دووتروت ئەم مەلەلەی ئەمەی گرتوێتی و ئەم بێزاری ئەم بێهیوایی ئەم مەلەل و بێزاری و بێهیواییە بزوتنەوەکەشتی گرتووەتەوە یان تەنها خۆتی وەکو پەرلەمانتارێک گرتووە نا خۆی من بێهیوانیم بەڵام من واقعیەکە من قەت يعني سیاست لای من ئەخلاقی سیاسیە بێ ڕازگۆ بێ لەگەڵ هاو نیشتیمانیەکانیان نەکەوەی من خەڵک تووشی گەشتبینیەکی زۆر کەم و لە نەتیجا دابڕوخێ پێویستە بزوتنەوەی گۆڕانیش کە کردوویەتی و ئەشیکا پیاچوونەوە بە وەزارەتەکانی خۆیان بکە و بە وەزارەتەکانی تریش ئاستەنگەکان دیاریکە ئاستەنگەکان ئەگەر مەسئولەکانی خۆین وەزیرەکانی خۆین ئیجاعات لەگەڵیان بکە ئەگەر پارتی وێچێتین بڵێ کاکە ئێمە هاتینە حکوومەتەوە بەم مەرجەمە ئاستەنگە ئەگەر وایە نایکەی زۆر سپاس دکتۆر شێرکۆ وەزارەتی کارەبا لای ئێوەیە زوو ڕەخنە لە وەزیرەکەتان دەگیرێت ئەوترێت کارەبانیە ئەم پێرەوە بە 8,000 کە بۆ خێزانێکی دەرامەت سنووردار ینی لە مایەکە 3 ئەمپێر 24,000 نازانم 4 بێت 32 زۆرەکات ینی 32,000 بۆ خێزانێکی دەرامەت سنووردار زۆرە وەگلەی لە وەزارەتەکەی ئێوەکرێت ئەمەوێ بزانم ئایا وەزارەتەکەی ئێوە یاخود وەزیرەکەی ئێوە لە نێوان کەوانەیەکە وەزیرێکی کارامە و کەفوو نییە نەیتوانی وەرکەکانی جێبەجێ بکات یان ئەوێت و ڕێگەی لێگرن وەڵام من وەکو پەرلەمانتار حەز ناکەم دیفاع لە هیچ وەزارەتێک و لە حکوومەت بکەم لە کاتی کەم و کورتیە لە کاتی شتی باشە دەستخۆشیەکەم بەڵام لە کاتی کەم و کورتیا قەت دیفاعی لێ ناکەم من پەرلەمانتارم وەزیری کارەبا ئەگەر گلێنەی چاویشم بێ کەم و کورتی هەبێ محاسبەیەکەم بە توندیش لە بەرەوەی من نوێنەری خەڵکم پەرلەمانتارم ئەرکی سەرشان مەکاوە بکەم کێشەی سەرەکی ئەوەیە کە خاوەن بەرژەوەندیە نایاساییەکان گەندەڵی لە عێراق و لە هەرێمی کوردستان بەهێز بووە پاوەرفوڵ بووە پشتیوانی هێزی بۆ دابین کراوە بۆ ئەوەی کە نەهێڵێ چاکسازەکان بکرێت بەڵێ کەسەکانە ئەم سیستەمایان ئاوا لێ کردووە ئەی خۆ کێ دایناخۆ سیستەمە خۆ لە چۆ هاتووە کەسەکانن سیستەمەکان تێک ئەدەن کەسەکانن چارەسەرەکان لەژێی خۆیان ناهێن نەدی ئێمە بۆچی لە حکوومەتە ماوینەتەوە
بەڕاستی من قەناعەتم وانە حکوومەتی بنکەفراوان ئیشی نەکردووە من قەناعەتم وایە ئەم دۆخە ئەگەر حکوومەتی بنکەفراوان ئەم یەکریزیە سیاسیە لەم قۆناغا شەڕی داعش و لەم قەیرانانی کە بڕۆی هەرێمی کوردستان بۆتەوە وەکو پێشووتر بووینە یەکتریمان هەلا بکردایە بە ڕەخنە و بە تێکدانی کەش و هەوای سیاسی ناو هەرێمی کوردستان و پەرت و بڵاوکردنەوەی هەرێمی کوردستان و ئەو دۆخۆی کە ئێستا مەترسی ئەوە هەیە کە دیسانەوە لە دێگەڵە بەولاوە و لە دێگەڵە بەملاوە دروست ببێ کارەساتی گەورە لە هەرێمی کوردستان من ناڵم خاترمان کردوون و خاتری کەسیش ناگرین و کەسیش قبول ناگەین محاسبەمان کە ئێمە وەکو پەرلەمانتار ئایا لە حکوومەت بێ یا لە غێری حکوومەت بەڵام باس لەوەیە کشانەوە چارەسەر نییە چارەسەر ئەوەیە کە ئێمە تۆ پێت وایە تا ئێسام حکوومەتە وەکو کاکشوان وتی حکوومەتێکی شکست خواردوو نییە من پێم وایە تا ئەم لەحظەیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەدای کاری خۆی بەپێی پێویست نەکردووە و پێشم وایە ئەو ڕێگرانی لە حکوومەتی بنکەفراوان چ قەیرانێکی چارەسەر کردو دکتۆر حکوومەتی بنکەفراوان ناتوانێت ئەم قەیرانانە چارەسەر بکات بەکێ چارەسەریکە ناتوانێت چارەسەری بکات ئەم قەیرانانە بەچی چارەسەرکرێت بە دەستێکی پۆڵاین چارەسەرکرێت کە سەروەری یاسا بێنێتە دی کە گەورە و بچووک محاسبە ئەم دەستە دەستی دەرەکی هەیە ئەبێت دەستی هەموو لایەنە سیاسەکان بێ پێکەوە ئەبێت دەستی هاونیشتیمانی دەستی لایەنە سیاسەکانی گەندەڵی و خاوەن بەرژەوەندیە نایاسایەکان ئەوەی کە باسم کرد لە هەموو لایەنەکان لە هەموو لایەنەکان بەڕێژە ڕێژەی لایەن هەیە ڕێژەی بەرپرسیارەتی زۆر گەورەترە لە گەندەڵی لایەن هەیە ڕێژەی بەرپرسیارەتی زۆر کەمترە هەمووی بەقەدەر ڕێژەی خۆی بەرپرسیارە ئەو عوقدەی گەندەڵی و خاوەن بەرژەوەندیە نایاساییە وای کردووە کاتێک کە تۆ بۆ نمونە ئەگەر بەس گەندەڵ نییە یعنی یەک نمونە عەرزکەم لەسەر مەسەلەی لێپرسینەوە وەزیری سامانە سروشتەکان متمانەی لێپسەنی تۆ حکوومەتی بنکەفراوان هەڵەوەشێتەوە بۆ لەبەرەوەی ئەندامی ئەنجومەنی هەرێمی نەوت و گازە بڕیارەکانی ئەو ئەیگەڕێتەوە بە ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز کە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و وەزیری پلاندانان و وەزیری دارایی و وەزیری سامانە سروشتەکان ئەندامن تایە کە ئەمە هەڵوەشایە ئەخە ئەوەی دەستی ئەمەی بەخێتەوە زۆر گرنگە ئەمە هەموو لایەک بیزانێ کە پەرلەمانتار دانێشتۆ مەعاشی زۆر بخاتە گیرفانی و کەم تەرخەم بوو بێ و خەم ساردانە بەدەم خەڵک ئێمە ئەسووتین لەلایەکەوە دەستمان بەسراوەتەوە لەلایەکەوە ئەرکێکی هەستیاری مێژووی زۆر گەورە بەرە ڕوومان بۆتەوە وەزارەتی سامانە سروشتەکان حکوومەتێکی سەربەخۆیە بەخۆی من ئەوم بۆیە ئەو هەموو قەیرانە دروستە بێ لە بریەوەی لێرە چارەسەریکە سەفەرەکەن کە منوتم سیستەمەکە تێکدراوە سیستەمەکە ئەوەیە کاتێک کە تۆ نەتوانی لەسەر مەلەفی گەندەڵی و کەموکورتیەکی ڕوون و یاسایی گەورەترین کەس لەم وڵاتەیە محاسبە بکەیت و بێ متمانی لێبسەنیتەوە ئیجراعاتی لەگەڵ بکەی بەو شێوازە چاکسازیە کرێ ئەگینە بە مڕاعاتکردن و بە مجاملات چاکسازی ناکرێت یەک دوو خاڵیترمەوە ئەگەڕن پێ بێ پێشەوەی یەک دوو دقەیابی بڵێن زۆر کورتتر بێ سوپاس دەکەم ئەوەی باس کرد ئەم قەیرانانە من زۆر خەتەرە ئەم مۆزوعە بڵێن وەڵا لایەنە سیاسەکانیانوێ یعنی یاری بە مەشاعری هاوڵاتیان بکەن ئەوە وانە بەتاکید وانە من دڵنیام لە هەموو لایەنە سیاسەکان ئەوەنە خەڵکی دڵسۆز و ئەوەی خەڵکی خەمخۆر هەیە بەڵام بەرەی گەندەڵی بەهێزە بەرەی خاوەن بەرژەوەندیە نایاسایەکان بەهێز بۆیە دوهۆکیش و سلەیمانیش بۆ نمونە لەم قەیرانی بنزینەیە دوهۆکیش و سلەیمانیش کەم و کورتیتیایە دوهۆکیش و سلەیمانیش و هەولێری شتەیەکەوە ماوەیەکی تر ئەم مەسەلەی بنزینە بە دەرەجە یەک ڕەبتە بە تۆ سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە و سەرچاو سروشتەکانی یعنی چی بە خەڵکەڵێن دکتۆر خەڵکیەوەی نادۆتە پەرلەمان ڕاستە ئەنی خەڵکیەوەی نادۆتە پەرلەمان ناکرێەوە ژۆکۆ خەڵکە وەڵامتان لا نەبێ یعنی ئەو خەڵکە هاوڵاتیە کە ئەوەنە لە سەری بنزینە وەستاوە بەم گەرمایە خەریکە عەقڵی تێکەچێت چیان پێڵێن کاکە وەڵاممان لایە وەڵامەکە چییە ئەو وەڵامە یەکەمە بێ حکوومەتی هەرێمی کوردستان بیداتەوە ئەمە یەک دوو ئێمە زانیاری و معلومات و بەدواداچوونی دقیقمان کردووە لەم قۆناغەیە ئەگەر نەتوانین متمانە لە خەڵکیش بسەنین لە وەزارەتەکان بسەنینەوە بەڵام دەرخستنی ڕاستیەکان و دەرخستنی فاکتەکان خۆی لە خۆیان شتە بەمعنای ئەوەی کە ڕاستی و فاکتەکانمان بۆ بخەڕوو ئێوە چیتان کردووە کاکە گرێبەس کراوە بەبێ تاریخ بۆ کڕینی بنزین بای 20 میلیۆن لیتر بنزین بکڕێ بۆ هەرێمی کوردستان لە 3/6 هەتاوەکو 13/6 تاریخی تیانیەکی ئەم کۆمپانیای ئیلتیزام کە بەدابینکردنی ئەو بنزینەوە اینجا ئەو کۆمپانیانی کە بنزین ئەکرن بۆ هەرێمی کوردستان لە دەروی هەرێمی کوردستانەوە ئەمانە بە چەک مامەڵیان لەگەڵا کراوە لەبەرەی پارە نییە ئێستا کۆمپانیا کاڵەکە کە من چەکم نایە پارەمەوێت کاتێک کە پارەی ئەوێ و چەکی ئەیتی و پارەی بۆ دابیناکەی ئەو ئیشی خۆی ناکا بۆیە ئەزمەی بنزین دروستە بێت کاتێک کە ڕێەکەوی لەگەڵ کۆمپانیایەکی ترا بۆ ئەوەی کە بنزین بکڕێ ئەوە تا ئەو عەقدەکەیە ئیمزا کراوە مودەی زەمەنیتیان نیە 20 میلیۆن لیترەکە کەی دابینی بکە
اینجا بە 1100 دیناریش لەسەر جادە بۆ هەیە بەنزین بکڕێ لە کاتێکە لە ڕێ قاچاقەوە بە دەبە لەسەر جادە بنزین ئەفرۆشێ لێرەوە بەنزیخانەکە دەرگای داخستۆ لەولاوە بە دەبن لە دوو دیقەت بە کەمنوتم بخەوان بەرژەوەندە نایاساییەکان زۆر بە دقیقی هەڵمژاردووە کاتێک کەسێکی دەبە بە قاچاق غێت لەسەر جادە ئەفرۆشێ بە 950 یا بە 1000 زیاتر کاتێک کەسێکی گرێبەست ئەکرێ لەگەڵ کۆمپانیا و لە کاتی خۆیان دابینی ناکاو لە 123 بنزینی دوهۆک دابین کراوە دەبەی سەرەوە لە کۆنترۆڵەوە برادران پێم ئەڵێن ئەڵێن دەبەی یەک جلیکانە یەک دەبە وابزانام 20 لیتریش نییە هەژدەی تایە بە 38 حەڤەی تایە بە 38,000 دینار لە 123 بنزینی دوهۆک دابین کراوە بۆ پێداویستیەکانی لە 130 بنزینی سلێمانی دابین کراوە بۆ پێداویستیەکەمە لەم قەیرانی بنزینە زۆر بە کورتی بێگومان وەزارەتی سامانە سروشتەکان و ئەنجومەنی هەرێمی بۆ نەوت و گازی حکوومەت هەرێمی کوردستان چیتان پێکرێ لەگەڵ وەزارەتی سامانە سروشتە با صریح بین ئێمە ئەمڕۆ قەرار بوو لەگەڵانە دابنیشین بۆ ئەوەی کە ئەو معلومات و بەدادەچوونانە بەڵام ئەوان بۆیان نەکرا چوارشەممە لەگەڵیانە وتیانە دانیشینەوە دیسانەوە ئێمە کۆڵ نادەین ئەبێ بە ئومێد بین و ئەبێ کۆڵش نەدەین چونکە ئەگەر ئێمەش کۆڵ بدەین و بێ ئومێد بین و سارد بینەوە بەڕاستیتر ئەم وڵاتە بێ فاتحی بەسەر ئەخر هاوڵاتیە کارەبای نەبێت و بنزینی نەبێت و ئاوی نەبێت و موچەی نەبێت ئومێد لەکوێ بێنێ خۆ قەت زیناکە دکتۆر ئێمە نابێ بێ ئومێد بین ئێمە ئەبێ کۆڵ نەدەین زۆر سپاس کاکشەوان پرسیار لێ ناکەم قسە و شتە زۆر نووسی وەکو وەڵامی بۆ پەرلەمانتاران ئەگە پەرلەمان ناتوانێت لە پرسیینەوە بکات ناتوانێت چاودێریکە ناتوانێت لە پرسیینەوە لە وەزاری سامان سروشتەکان کات وەزارەتەکان چاودێرمە پەرلەمانمان چێکن لە پەرلەمانە ئەم پێم سەیرە لە پەرلەمان ئەگەر ناتوان دەسەڵاتان نییە بۆ ئەو شانازەی بۆ خۆتاندا نابڕن بێنە دەرەوە ئەی پەرلەمان کە ناتوانێت لە پرسیینەوە بکات خەڵک چاوەڕوانیەوە ناکەم جۆرە بەرنامانە و جۆرە قسانەمان زۆر کرد خەڵک چاوەڕێوەکە لە بەرنامەکەی ئەمڕۆ ئێمە بڵێن فلان کەس کەم تەرخەمە فلان کەس بەپرسە فلان کەس لێ پرسیینەوە لەگەڵاکە بەڵام دەرکەوت کەس لێ پرسیینەوە لەگەڵا ناکرێت کەس ناتوانێت بۆ وەزیری سامانە سروشتەکان بانگاتە پەرلەمان لە پرسیینەوەی لەگەڵاکە کەواتە پەرلەمان ئەگەر ئەو سەروەری بەخۆن تۆمار کرد ئەو موچەی کە وەرێگرن ئەو داهاتی لە پەرلەمانە سەرفەکرێ بیگەڕنەوە بۆ خەڵک باشتر نییە کە هیچ پێ نەکرێت لە پەرلەمانە چگەلەوەی کە تۆ حکوومەتێکە بزانی حکوومەتێک وایە ناتوانین لە پرسیینەوەی لەگەڵا بکەیت کە بە شکستێنانی ئێوە تۆ توانش کەس بۆ حکوومەت بێنن بۆ نەهێنن ئاین چاوەڕوانی چین خەڵک کە موچەی نەبێ کارەبای نەبێ ئاوی نەبێ چاکسازی نەبێ گەندەڵی هەبێ لە هەرێمی کوردستانە دیارە لایەنە سیاسیەکەی ئۆپۆزیسیۆن گۆڕانی لەگەڵ کۆمەڵ هەر لە 2011 تا ڕۆژان و ساڵانی دواتریش ینی بەردەوام خۆیان لەبەرەی خەڵکا بینیوە و ئەوەی خەڵکو توێتی ئەمان دەقات زیاتریان ئەمە بەڵین هەڵبژاردنەکانە کە لای من هەموو تۆمار کراوە بڕوان پێ بکە لە بەشی حاضری کامێرەکەی وشەی تایە من ئێستاکە دەخاودەق بۆم کاتە ئەگونجەکە ئەو بەڵێنانی کە کاتە بێ سەدراوە ئێستا ڕێک پێچەوانەکەیەتی کە من پێم سێرێکە حکوومەتێکمان نزان لێ پرسیین لەگەڵان ناکرێت بۆ لە پەرلەمانن بۆچی چیەکەن لە پەرلەمانە دانیشتن خەڵک چاوەڕوانی چی بکە ئەین خێران لەوە زیاتر چی تۆ بڵێ ئەمە خێران خراپتە هەڵگیرسێ ئێستا پرسێکە نێناوتە جگەلەوە پرسێکی سیاسی نێناوتە پێشەوە پرسیت سەرۆکاتی پەرلەمان ئەم سەرۆکاتی هەرێمی کوردستان ئەم سەرۆکاتی هەرێمە لەوانەیە شەڕێکی گەورە بخۆڵخێن لەناو لایەنە سیاسەکان لەسەر پرسێکە خەڵک چاکسازیەوێ خەڵک کێشەی ئاوی هەیە کە کێشەی ئاو کارەبا کێشێکە لە هیچ شوێنێکی دنیایان نەماوە لە هەرێمی کوردستانم کێشانە باسەکردن پێم سەیرە بەڕاستیەکەی شەرمەکە باسیەکەین من دەستخۆشی لە چەند پەرلەمانتارێکم لە پەرلەمانی کوردستان ڕاستەکاریان کردەوە بەڵام موقیف ئەوەیە بەجددی بێنە ناو خەڵکی کوردستان بڵێ دەستمان لەگات کێشایەوە حکومەت ناتوانێت چاکسازیگا حکومەتی چی باشتریان پێ بکرێت بڕوان ناکەم لە شوێن خوانەوە خوایندان بۆیانن کە حکومەت چاودێر بەسەر پەرلەمانەوە و ئەتوانێت لێ پرسیینەوە لەگەڵاکە چارەسەرەوەی خەڵک بێنە سەرجادە چارەسەرەوەیە بە خەڵکی کوردستان بڵێ هیچمان پێ ناکرێت بە خەڵکە و کاتەکەیانی خۆیدا ئێستاکە خەڵگەونە ناومێدا خەڵگەونە ناومێدا ئێستاکە ڕێگابی هەموو خەڵکی کوردستان چۆڵەکات و بۆم وڵاتی بەجێڵە بۆ مافیانی کە هەمویان باسیەکەن بۆم حزب سیاسیانە و حکومەت و پەرلەمانە بەجێڵم حکومەتە بۆ خۆتان بەڵام ڕێگان یەکگیرە یەک گەنجوە خەڵک یەک هاوڵاتی لە هەرێمی کوردستانە نامە لە داخی و ئەم بەڵێنانی کە لە هەڵبژاردنە بە خەڵک ئەم لایەنە هەموو لایەنەکە لەناو حکوومەتن یەکێتی و پارتی و گۆڕان و یەکگرتو و کۆمەڵ ئەم پێنجە بە یەکسانی بەشدارن و پشکیان هەیە لەو قەیرانانەیە هەر کەسە و هەر لایەنێن بە پێی بەرکەوتەی سیاسی خوان بە پێی کورسی خوان بەڵێ بەرپرسن یەکەم لایەنی سیاسی بۆ پارتی نوکەر 38 کورسیە بەرپرسی یەکەمە لە هەرێمی کوردستانە زۆربەی پۆستەکان بەرەوان کەوتووە دووەم لایەن چێ سێم لایەن چێ چوارەم چێ پێنجەم چێ ئەوانی ئەوکانی دیکەش کە بەشدارن لە حکومەتە هەمویان بەرپرسن ئەگە هەر لایەنێکی سیاسی من بەرپرسراوەکەتان بەدوادەچوونتان کرد بێت نایەنەوەی قەیرانەکان چارەسەرکەن ئەگە جوابی خەڵک بنەوە ینی خەڵک وەڵامی دەست ناکەوێت ینی تۆ کارەبان نییە خەڵک چی بەدوای چ وەڵامێک سپاس دەکەم ئەچینە لای کاک دەشتی فەرم سارێک بۆ بەڕێز دکتۆر شێرکۆ دکتۆر شێرکۆ پێت وانییە کە حکوومەتی بینکە فراوان بەس پلانی بۆ دابەشکردنی کورسەکان هەبوو نەک بۆ کێشەکان بەڵێ پلانتان بەس بۆ دابەشکردنی کورسەکان هەبوو وەزیرەکە
و بەڕێز کاگعالی ئاماژەی بەوە کرد کە ئەوان لەژێر چاودێرین بەڕاستی مع العەسەف کە پەرلەمان ئەوەی کە لە دەسەڵاتەکانی کە یاسا بۆ دیاری کردووە مادام ئێوە ئەو دەسەڵاتەتان لە دەستداوە بۆچی کورسیەکانی چاودێریکردن بەجێ نایێنێت تاکە لەسەر کورسێ نەدادەن. سپاس دەکەم کاکە دەشتی بۆی کاتەکە استقلالکەین کاک ڕەنج مایکەکە بچێ بۆ لای کاک ئەحمەد لە ڕیزی سێم عەزیز نەبێت فەرموو هەستیتە سەر پێ سپاس دەکەم. سیادیەکەم من بۆ کاعەلی بوو بەڕاستی من خۆشحاڵم کەم ئەتەبێ پرسیارەکان بنووسنەوە بۆی دواتر وەڵامیان بنەوە. خۆشحاڵم ئەمڕۆی بینم چونکە تا ئێستا نەمبینیوە نە لە تەلەڤیزیۆنە و نە هیچ کارێکی نەبینیەکان. حیزبەکەیان بەڕێزە بەڵێنی پێماندا کە هاوڵاتی ڕاستەوخۆ بەشدار بێت لە داهاتی وڵاتەکەمان بەڵام هیچی دیار نەبوو. پرسیاری دووەم من بۆ کاعەلی بوو کە عەلی بێمەوێت داهاتی ناوخۆی وڵاتەکەمان بەشی خۆمانەکات بەڵام ئەوە تا بەشی نەکردین. چی بۆ کەساناڵی کە دەنگیان پێداوی تەنیا گلەیت کردووە هیچ کارێکی کرد هەر وەکو ئۆپۆزیسیۆن و پێش پەرلەمان هەر گلەیت کردووە من پێم وایە ئەو کەسانە حەقە بدەن بەدادکات. سپاس کاکە ڕەنج کاک ئەحمەد با بفەرمێت. سەرەتا پرسیارم لەو هەر چوار بەڕێزە ئەوەیە ئایا بۆ کوردستان کەوتۆتە ژێر ئەو قەیرانانە بۆ نایاڵن کوردستان ئیسلاحەت کە سەرەتا لەوە دەست پێ بکەین کەوا شەڕی مووسڵ بوو کەوا سووریا ئەو نەفەرانە هاتون ئاوارەکان بۆ ئێرە دواتر شنگال و کۆبانی ئەوە قەیرانیە هیچ گەنجێک لە کوردستان ئیشی تیا نەماوە کابرا بە 25,000 عەمەلاتیەکە عەرەبێک دێ ئەڵێ بە 10,000 ئەیکەم. دووەمین ئەوەیە پرسیارم بۆ کرێخانوەکانیش بپێچەوانەوە تۆ 400 بەوەی سایە بۆ کرێخانوش کوردێک بڕات 400,000 بات عەرەبەکە 800,000 دا. بەڕێزم من دوێنێ شەو لە شەقلاوە بوومە کەوا سێ بەشی شەقلاوە عەرەبە کابرا تەڕە ئەفرۆشێ میوە ئەفرۆشێ جلی عەرەبانی لەبەر کردووە کوردە خۆی ئەڵێن بۆ کاکەواکەی ئەڵێ نەفەرم ئەوێ لێرە قسە بکە بیست عەرەب دەورەی لێ ئەدەن ئایا ئێرە وڵاتی کراوە ینی کراوە بە نوکتەش ئەڵێ ئەگەر شەڕ بە عەرەبێ بفرۆشی ئەڵێ ئەگەر زیرەکی وەرە بۆ شەقلاوە ئەمە چۆنە بێ یعنی هیچ شتێ نەماوە لەو کوردستانە کورد خاوەنی بێت. دووەمین شتم لێرە من باسی ئەەکەم ئەوەیە ئایا سیستەم لە ژێر دەستی کام لایەنە خۆی سیستەم ئەگەر بوێ چاک بکرێ وەزیرێ بێت دە نەفەردا ئەنی مدیر عامە تۆ کاری خۆ تەواو ئەەکەی تەواو ئەەکەی تەواو ئەەکەی هەمویان کاری خۆیان تەواو بکەن. پرسیاری ترم داوای لێبوردنەکەم زۆر زۆر ببوورە کاک ئەحمەد چوارم پرسیارتە داوای لێبوردنەکەم پێم بەڵێن کاتی ناوبڕە بەس پرسیارەکەی کاک جێگر وەرەگرم ئەو مایکە بگاتە لای کاک جێگر سپاس دەکەم. خێراتی میوانە بەڕێزەکان زۆربەی پاڵاگە ناسایەکان و حزب و دەسەڵاتدارەکان ئەو بێگومان هەموو دەزان خەڵکی هەژارش بازەکەی دەدات. بەڵێ وتێ خانوویەکی بچووکی تەجاوز دەبینن بەڵام یەک دنیا پاڵاوگەی نایاسایی و تەجاوز پارتی وێچێتی هەموو کەسێک دەزانی ئەو لەگەر هیچدانیا قەرەبووی زیان لێکەوتوانی فیول پامپ ئەوە هیچ بیرۆکەیەک هەیە لە پەرلەمانیان یاسایەک هەویتن خەڵکی فەقیرەیە سایق تاکسی بە 5 ساری تەکسەشی کڕیا بە هەفتەی سارەکەی لێستایە کابرا ئەو بێیش دەبی لە ماری دانیشی دوایە کاک عەلی ئەحمەد ساڵح دەرێ من شێز نووسراوم ئاراستەی سەروی خۆم کردیا هیچم پێ نەکرا ئێلۆ لە پەرلەمانی نادرێ کاکە ئەوە دکتۆر شێرکۆ جەودەت دەڵێ وەزارەتی سامانە سروشتیەکان هیچمان پێی ناکرێ یعنی بڤێ نابی قسەی لەگە بکرێوە لە دەست پارتیە. زۆر سپاس کاکە جێگر. کاک محەممەد پرسیارێکم بۆ دکتۆر شێرکۆ جەودەت دکتۆر جان ئۆپۆزیۆن بوون لۆ جەنابتان لۆ حیزبەکەتان یەکگرتووی ئیسلامی کوردستان باشتر نەبوو ئەگەر باشتر بوو لەبەرچی ناکشێنەوە و ئەگەر باشتریش نەبوو هەڵوێستان چێ کردارتان چێ هەتا ئێستا هیچ شتێکمان نەدیتەوە بزان بەس تاوانبارکردنین گۆ بۆ بەردەوام بە لۆ کاک عەلی هیچ هەمانگیەک هەیە تا ئێستا لەگەڵ وەزارەتی پلاندانە شتەکان بە پلان دەکرێت یان هەر بە هەڕەمەشی و بە دەستی حیزب و بە بڕیاری تاکە کەسا. کاک محەممەدی دیکە بە پرسیارەکەی بکات سپاس دەکەم. سۆشی لە گرتان دەکەم من دوو پرسیار هەبوو یەکە بیانەوێ هەر چوار دەی مەسئولن لەو جوابدانێ ئایا کاتی ئەو ناتوە کە هەموو لایەنە سیاسیەکان بێنە سەر مێزی گفتوگۆ بە هەمویان بگەنە ڕێکەوتنێک و میکانیزمێک دابڕژن بۆ چارەسەری گشت قەیرانەکان لە هەرێمی کوردستانە. پرسیاری دومیشم لە بەڕێز دکتۆر شێرکۆیە ئەو مەسفایەکەوە ماوەیەک پێشتا هاتە هەرێمی کوردستان ئایا ئەو کار ناکا بۆ کەمکردنەوەی کێشەی بەنزین لە هەرێمی کوردستان؟ سپاس. زۆر سپاس دەکەم هیوادارم ئەم بەڕێزانە پرسیارەکانیان نووسی بێت لە بەشی سێهەم وەڵامیان بۆ وەرەگرینەوە ئەزیزانم ناوبڕێک وەرەگرین و لە دوای ناوبڕەکە بەردەوامەبین لەگەڵتان.
بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی سێم و کۆتایی بەردەوامین لەگەڵتان و وەکو هەمیشە ئەم شەویش قسەمان لەسەر خەمێکی دیکەی وڵاتیان کردەویش ئەو هەموو قەیرانەیە کە دروست بووە پێم باشە هەموو پرسیارەکان وەربگرم بۆی دواتر بەیەکجار وەڵامیان بە وەرگرینەوە کاک ڕێباس. وەزارەتی سامانە سروشتیەکان پرسیارت بۆ کێیە؟ کاک عەلی. وەزارەتی سامانە سروشتیەکان بە فعلی بوونی هەیە ئەگە بوونی هەیە وەڵامێکیە بۆ هاوڵاتیان و شوفێران بەهۆی ئەو خراپی کوالێتی بنزینەوە ئەگەر وەزارەتی سامانە سروشتەکان بە فعلی بوونی هەیە ئەگە بوونی هەیە چ وەڵامێکی هەیە بۆ شوفێران و هاوڵاتیان بەهۆی خراپی کوالێتی بنزینەوە پرسیاری دووەمت بۆ کاکشبان ئێوە وەکو ڕێکخراوەکەتان ئامانستان بەرگریکردنە لە هاوڵاتیان تاکو ئێستا ئێوە بە فەرمی هیچ ئەوەکتان نەکردووە هەڵوێستەکتان ڕانەگەاندووە. سواس دەکەم کاکاردۆ. یاخینی میوانە بەڕێزەکان دەکەم. من پێم وایە کە ئێستا کە حکوومەتی هەرێمی کوردستان لە بۆشایی پێویستی بە ئۆپۆزیسیۆنێکی بەهێز هەیە هەروەکو خولەکانی تر خۆلی پێشوو کە لێپرسینەوە لەگەڵ حکوومەت بکاتن تەنانەت چەندجار وەزیرەکان و سەرۆکی حکوومەتیش بانگ دەکرا بۆ ئەوەی کە لێپرسینەوە لەگەڵ بکرێت و سەحبیستەکان لێ بکرێت بەڵام لەو خولەی پەرلەمان بینیمان کە سەرۆکی حکوومەت میوانداری دەکرێتن تەنانەت کارگەیشتە ئەوەی کە سەرۆکی حکوومەت دەنگ لەسەر ئەندامانی پەرلەمانیش بەرزکاتەوە ئەمە زعیفی پەرلەمان پیشان نادات بەرامبەر پرسیارەکەت بۆ کێیە کاکە کاردۆ؟ کاک عەلی و کاک شێرکۆ زەودەت پرسیارەشی بۆ کاک عەلی لە بری پرسیارەکە ڕوونکردنەوەدا بەس ئاوکاری بکەی بۆ هاوڕێکانت پرسیار بکەن. من بەس پرسیارەکانی پێم وایە کە سەرڕای ئەوەی کە کۆمەڵێک شەریکاتی گەورەی نەفت هەیە لە هەرێمی کوردستان بەڵام بۆچی ئێمە هەتاوەکو ئێستا قەیرانی نەفت بنزینمان هەیە خراپی کوالێتی بنزین وە سواس دەکەم مەبەستە گەشتۆ کاکە کاردۆ زۆر سوپاس کاکە دریس فەرموو. قسەی زۆر کریان دەربارەی هەموو کێشەکان بەڵام ئێستا چی بە خەڵکی کوردستان بڵێن کێ چی بڵێ؟ ئەو بەڕێزانە بەڵێ سواس کاگێرش. سەرەتا دەستخۆشی من دوو پرسیارم بۆ کاک عەلی حەمەد ساڵح هەیە. پرسیاری یەکەمیان ئایا جیاوازی ئەو هەستیتە سەر پێ ئەرک نەبێت جیاوازی کاک عەلی و ڕۆژنامەنووسێک چییە؟ تەنها باسەکانی ورژاندووە هیچ کردارێکی نەبووە. پرسیاری دووەمیشان بۆ بزودنەوەی گۆڕان ڕاگەیان کە حکوومەت هەڵبۆشێتەوە لە ماوەکانی پێشترە لە سەردەمی ئۆپۆزیسیۆن بوونە. ئایا ئێستا چ جیاوازیەکەیە لە هەمان کاتیشدا بگرەوە قەیرانەکانیش تری زۆرتر. داوای لێبوردن نەکەم کاگێرش دوو هەردوو پرسیارەکەت کرد بەس هاوکاریم کە بڕاتە بێ مەبەستمە هەموو هاوڕێکانت بەشداری کرد زۆر سوپاس دەکەم کاک ڕێکان وەکو دوا پرسیار داوای لێبوردنمەیە زۆر پرسیارکەم ئەوە کاشتوانە پرسیارەکەم ئەوە کاشتوانە ئەو هەموو سکاڵای هاتەوە بۆلایەن چەندیان وەڵام داهاتەوە چەندیان جێبەجێ کردووە بۆ ئەو کەسانی کە سکاڵایان کردووە. زۆر سوپاس دەکەم کاک عەلی بۆی کاتەکەت بە تەواوەتی استقلالکەین وەڵامی پرسیارەکان بیتەوە. ئەگەر کورد ئەزر سەر معارزەبوونی واخبن تا ئیشارەت پێدا کو ئەس وەکو معارز داخلم جاری پارتی دیموکراتی کوردستان خودان مێژووەیەکی پر سەروەریە و gelek destkeftên neteweyî niştîmanî bû hawlatiyên Kurdistanê jî pişkaşêr ber partî dikevin. Her gendeliyeka bêdkirin ne tinê partî berpisyar e hemî layenên dî ez dibêjim di berjewendiya partî daye berjewendiya xelkê Kurdistanê daye ku em dijî gendelkara bîn ku em daxwaza çaksazî gorankariyên bi lez û bi neretî bû xelkê Kurdistanê bikîn ne tinê hawlatî û layenên dî belkî pêşhemiya Partî Demokratîk Kurdistan dê rêzgirtina qurbanîdan û wan serweriyên xwe yên heyn û wekû endam perlemanek erkekî exlaqî niştîmanî netewê ye ku em rastiya bû xelkê xwe bêjîn û hikûmet ku çavzêr hevserme mebest ev nîne ku em ê bin turs û hereşê da belkî eger ez pisyarê arasteyî wezîrî bikim ber siva min heyê yan em neşên wezîrekî gazî Perlemanê Kurdistanê bikîn wate perlemanekî aktif nîne divêt em mîkanîzmekî peyda bikîn بۆ هەندێک و ئەم درستی کاری خۆی چاودێری پێت وایە پارتی دیموکراتی کوردستان ڕۆڵی لەوە هەبووە کە پەرلەمان ئاکتیڤ نەبێت چونکە لەوەی ناوهێنرا وەزیری دارایی نەبوو وەزیری کارەبا نەبوو وەزیری سامانە سروشتیەکان بوو کە پارتی دیموکراتی ئەvە پێشامە حەمیانە ئەف عەقلیەتە زاڵە ئەvە بیا کولتورێک بەس ئەف لایەنێندی بوو نمونە دکتۆر شێرکووش ئێگرتووی کوردستانە وەزیری کارەبی ئێوانە کێشا کارەبی قەیرانە کارەبی داواتان کردووە وەزیری کارەبا بێتە پەرلەمان و بڵێ نایم یان نهاتبێ یا جوابی نەدابێتەوە هێشتا مە داخواست نەکرد بەس وەزیر بەڵام داواتان کردووە وەزیری سامانە سروشتیەکان بێتە پەرلەمان و نەهاتووە ئەویشمان هێشتا داوا نەکردووە مانگتان نەکردووە
تا ئێستا چەند جارێک بانگێش کراوە بەس هەندی ما بانکێش کردی یا هاتی بۆ گفتوگۆ بۆ نەک بۆ لێپرسی بەڵێ وەزیافەت بووە ناوی میوانداری بێ میوانداریە تۆ یێنی هیچ ناتوانانی هیچی لەگەڵا بڵێیت ناوی پرساندنە ئەم دوو لە پرساندنە ئەکرێت بتوانانی لێ وەرگیرێتەوە ئەگەر وەڵامەکان ئەگەر ڕاستە گەلک کێشە ناین چارەسەرکردنش بەر قەیرانە ئابووری و دارایی لێ وەزیرێ کارە بێتشێت هەندێک گۆڕینێت ئیداری بکرد قەیران باشترین دەرفەتە بۆ گۆڕانکاری و چاکسازیە ئەگەر وەزیرێ کارە بێ وەزیرێ دارایی و ئابووری نشین گۆڕانکاریات وەزارەتێت خدا بکەن بێگومانە هەر دوو وەزارەتە وەکی هەمی وەزارەتێت دی بن دیوارێت هەین بۆچی ئەو دەستڤان گۆڕینا ناکەن ئەگەر نەشین بکەن بلا استقالی بدن داکو ببێت ئۆلگۆ و نمونە و ببێت مۆدێلێکی وەڵامی پرسیارەکان ئەس بێم کاک دەشتی پرسیار کرد ئەم لەژێر چاودێریە داین من ئیشارە پێ کرد نەوەکو ئەمێت بن تورس و هەرەشێ و وەزیر ئەوێلمەتکن ئەمێت بن کۆنتڕۆڵەوان ڤە ئەم ئەکتیف نین وەختە ئەم ئەکتیف نەبین وەزیر بەرسەوا پرسیارێت مەنەدەت وەزیر وەکو پێویست ئامادە نەبێت بێت پەرلەمانی و ئەم نەشێن کاری خۆی چاودێری بکەین واتە پەرلەمان وەکو پێویست ئەکتیف نینە بەشداری خەڵک لە داهاتی وڵات کاگرانجی پرسیارە کرد ئەو یاسایên دەرکەتین یەکشوان و $2 بۆ هەر بەرمیلەکێ بۆ هەوڵاتی خەلکێ دوێ قەزاوێ دەڤەرێ بن و نەفت ژێتێ دەرئینان کارێکی باشە ئەvە جارێ خەلکی کوردستانی دێ مستەفید بێت و gelek پرۆژە یاسایên دیژیل بەردەست و پترت بەرژەوەندیە خەلکی کوردستانی دابن وەزارەتا سامانê سروشتî belê ya hey hevalek dî pisyar kir bes ev yasayên ku derdikevin û ev proje yasayên nûke guftugû tên kirin hemîş bo hidêne ku wezareta samanên sürüştî bibit muesseseyeka gelek durist û muessese ku ji derheq van qeyran û kêşên heyn derkevin. وەکو پەرلەمانتارێکی پارتی دیموکراتی کوردستان پێت وایە وەزارەتی سامانە سروشتیەکان سەرکەوتون و نەبووە لە کارەکانی و موسسەیەکی دروست نەبووە وەکو خۆتەڵی ئەس شێم vê bikim du beş de hinartina derhînan û hinartina neftê bi bazarkirina neftê û biyasayîkirina wê û înana bi dehan kompaniyên biyanî karekî gelek pîroz karekî gelek baş karekî gelek serkeftiye em سوودی هاوڵاتی لەم مەسەلەیە چی belê di navxwe da şefafiyet nîne هاوڵاتی وەکو پێویست کەواتە ئەس ناکەی ئەمەی دووەم ئەوەی یەکەم سفرەکاتەوە با بیفرۆشی بە ملیاران دلار تۆنەوت بفرۆشی کە هاوڵاتی ناخۆ استفادەی لێ نەکات بار بیفرۆشی وایە ئەس بێژم divێت شەفافیت هەبێت divێت وەکو پێویست خزمەتگوزاری پێشکەشی خەلکی کوردستانی بینکردن چونکی ڕەنگڤەدانە سیاسەتا خارجی ڕەنگڤەدانە واقعی کوردستانی پێ بڵێن ینی وردە وردە کاتەکە بۆی استقلال بکەین هیچ پرسیارێک ما وەڵامی بیتەوە هەمووی سپاس دەکەم کاکشوان بەڵێ چ پرسیارێک کرد لێکراوە بەڕێزێ پرسیاری کرد بۆچی هەڵوێستانی ئەمە لە ماوەی ڕابردووە تا ئێستاکە هەڵوێستمان هەبووە من ناتوان بەنێ ڕێکخراوەکانی قسە بکەم و هەڵوێستی خۆیان پێویستە بۆ خۆیانەوە ڕۆڵیەوان ئێستاکە دەرەکە و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەوانی کە بەمانای کەلیمە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنین و سەربەخۆن ئەگەر هەبن لە هەرمی کوردستانە هەند چەند ڕێکخراوەکەی لە هەرمی کوردستانە ئەبێ کارەکانمان بیسەلمێنە سەربەخۆنا بە خۆمان بڵێن سەربەخۆنیانە بێ کردار و کارەکانمان ئێمە خۆمان بە نوێنەری خەڵکە زانی خۆمان بە سەربەخۆ زانی و کارەکانشمان هەڵسەنگێنن دەزانن سەربەخۆنی یا خۆ سەربەخۆنین پرسیارەکە ئەوەیە بۆچی هەڵوێستانە بێ مەڵ هەڵوێستمانە بۆ هێندە هەڵوێست هەبوو لەسەر ماگرتن و خۆپشاندان ئێستاکە خۆمان ئەماداکەین ئەم جاریان هەڵوێستە بێ هەڵوێستێکی تونتر بێ لەوانی دیکە بەڕاستی لە ماوەی ڕابردوودا هێندە خۆپشاندان کراویەکێک لە سەرۆکی حیزبەکان لە هەرمی کوردستانە بەم نەڵێ ناخۆشە کردووەنە کە خۆپشاندانەکەی لە هەرمی کوردستانە ئەن هەندێک وشەی تری بەکارێنە کاتی نییە لە کاتێک دەرفەتێک درا باسیەکەین کە پیان سێری خۆپشاندانێکی لە هەرمی کوردستانە بە مەرجێک لە ڕابردووە خۆپشاندان لەلای ئەوان زۆر مقدس بوو بەبەستەوەی ئۆپۆزیسیۆن بۆ سەرۆکی بەشێک لەو ناتوانم ناوی کەسەکە بڵێم ئێستا لە کاتی خۆیان باسیەکەین کە چی وتراوە چی کراوە لەسەرەوەی کە هەڵوێستمان هەبوو بۆ لەگەڵ خەڵکان هەڵوێستەکان لەگەڵ ئێستاش ئامادەکاریمان کردو بۆ گە خەڵکی کوردستان لەگەڵمان بێ فشارێکی جدی بکەین لایەنە سیاسیەکان بینە سەر گفتوگۆ یان چارەسەری کێشەی هەرێمی کوردستان بکەن ئەم قەیرانانە چارەسەرکەن یان ڕای بگەن حکوومەتەکەتان شکستێنێت
دوو لایەنە سێ لایەنە حکومەت بەڕێوە بەرن بەڵام حکمڕانیەکی باش کەن لە هەرێمی کوردستان خەڵک ئێستا بیر چۆچی سەرۆکێتی شێ وەزارەتی فلانە چێ وەزارەتی فلانە خەڵک خەریکی چارەسەرکردنی بە دوای بنزین و لەسەری بنزینە ئەو سکاڵانەی کە بۆ تانێتێکی بەس ئەو سکاڵانێک کرد زۆرترین سکاڵە لە هەموو بوارەکانێت ئەم ماوەیە کێشەی فیلپەم بۆ 310 سکاڵە 300 نزیک 4 سکاڵا هاتووە سێ سکاڵامان لەسەر لە دادگایە ڕۆتیناتێکی زۆری هەیە لە ڕێگەی دادگاوە ئەو کاک عەلی باسی کرد تاوەکو سکاڵاکە ئەوەی من لەسەر لە دادگایە ئەمڕۆم خۆم لە دادگای سلێمانی بووم لەسەر یەکێک لەو سکاڵانی کە ڕۆشتۆتەوە بە دواداچوونی بۆکەین بزانی شێن داگەین بە نەتیجە ناگەین بە نەتیجەوە دادگا ڕۆڵی بینیەوە ئەو سکاڵانی لە هەموو بوارەکان هەموو سێکتەرەکانە سکاڵا هەیە زۆر سپاس وەڵامی پرسیارەکان مەبەستمە هەمووی وەڵام وەرگرتنەوە کاک عەلی دێمە لای جەنابتان وەڵامی پرسیارەکان ئەو کاکەی ئاماژەی بەوەدا من ڕەخنەکانی ئەکرێت تونتریش ڕەخنە لە ئێمە بگرێت کە دۆخەکەەوە نەخراپە ئەوەی کەوتومانە بە داهاتی ناوخۆنە و تەتوانی وڵاتە بەڕێوەبێ بەڵێ ئێستا شەڵین من بە بەڵگە پێتەڵێم بەڵام ئەم داهاتی ناوخۆنەوتەی چاکچازێکی تیان نەکرا ینی هەروەکو ئەو کاتەیە ینی کەی بە داهاتی ناوخۆ و نەوت ئەتوانێ وڵاتە بەڕێوەبەی چاکسایستیا بکرێت من بەڵگەی بۆ برای خۆم بێرمەوە لە ساڵی 2023 داهاتی ناوخۆ جگە لە نەوت ئەو حساباتی ختامی لای منە نزیکەی 3 تریلیۆن و 600 میلیارد بووە جگە لە نەوت لە کاتێکا نیوەی ڕێکی داهاتی خاڵە سنووریەکان نەگەڕاوەتەوە بۆ حکوومەت چووە بۆ چەندین کۆمپانیایە کە بەبێ ئەوەی هیچکەن بە ناوی تەفتیش و پشکنین و ئەوراق و چی و ئەمان ئەمە یەک چاکسازی تیا بکرێ ئەو 3 تریلیۆنە بەلایکەمەوە بێتە 5 تریلیۆن لە کاتێکا ئەو کاتە 7 تریلیۆن ویست بۆم ئەمە بەس ئەڵێن داهاتی ناوخۆ جگە لەنەوە لە 22,000 کۆمپانیا 8,000یان باجیانەدا 8,000یان باجیان تا ئێسەوەکو خۆیەتی کێ مەسئولە وەزیری دارایی مەسئولە بێ چایکە دەستیان پێ کردووە کۆمەڵێک خەزیێنە هەڵوەشاوە بەشێک بنتیوارەکان خراونەتە سەر دەوام کە خستنە سەر دەوامەکەی من چەندین تێبینیمەیە شاهادەی نییە بە بەڕێوەبەر هاتوۆتەوە ئەوانە تا دواتر ئەوە لە بیری معالەجاین ئێستا پرۆژەیەکەی بۆ ڕێخستنەوەی داهاتی خاڵە سنووریەکان و ئەمانە بەڵام داهاتی ناوخۆ بە ئەندازەیە کەمی کرد کەسە هیچ کۆمپانیاک پارەی پێ نییە زەری بە بدات جموچولی بازرگانی کە بکە دوو داهاتی نەوت ڕقم کەڕەت کە کاکە گیان 600,000 کەڕەتی $50 کە 900 ملیۆن دۆلارەکە ئەمە ئەرقامە بەڵام ئەمەکەی ئەبێ ڕێکخرێتەوە ئەم پارەی نەوتە بڵێ وەزارەتی دارایی لێی مەسئولە لەمە دوات چونکە ئێستا بڕیارێک دەرچووە لە ئەنجومەنی باڵای هەرێمی نەوت و غاز بە واژووی سەرۆکی حکوومەت لەمە دووە پارەی نەوت لە بانقەکانی دەرەوە هەمووی ئەخرێتەوە ژێر وەزارەتی دارایی بە دیوێکی تر هەموو مانکێک ئەبێ وەزارەتی دارایی لە چوارچێوەی راپۆرتێک بڵێ ئەم مانکە ئەوەنە نەوت فرۆشە 600,000 $50 صافی ماوە لە فلان بانقەوە گەڕانمانەوە بۆ کوردستان ئاوە بەکارمانیێنە ئێمە مەسئولین لەوە دوو چیەکەن لە پەرلەمانە من ناڵم شتی زۆرمان کردووە بەڵام ئێستا حکومت خۆی ئەوە دەنگی لێ بەرز بۆتەوە بەس ئەم خولەی پەرلەمان بە بەراورد بە هەموو خولەکانی پەرلەمان پرسیاری زیاتر ئاراستە کردووە سکاڵای زیاتر جوڵاندووە ئەمە لە بەرەمەیە پێتان وایە کە دەست لە کارکێشانەوەیەوە چارەسەر ئەمە محەتەیەکمان بڕی من پێشووتر کەمترین پرسیار ئاراستێک لەیسە زۆرترین بە دوواداچوونە پەرلەمان پرسیار وەڵامی بۆ وەرنەگیریێتەوە محەتەیەکە ئەی دەیتە محکەمە ئێستا نییە وەزیرەکە جانێمە کەیسێکە لە محکەمەیە ساڵێکی تریش بێ دوی تریش بێ سێ تریش بێ هەرێخێکی مەرحەلەی دووەم من دڵنیام دوای کۆتای هاتنی یەکی نۆواتە خولی پەرلەمانەکرێتەوە ئەبێ ئێمە هەمومان ئەوانەی کە خەمی ئەم وڵاتەیانە یەک شەق بە لە بەرژەوەندەی حزبەکان هەر وەزیرێک من لێرەوە داوا لە یەکێتی لە پارتی لە یەکگرتو کۆمەڵەکەم هەر وەزیرێکی گۆڕان گەندەڵیەکتان لە دەستان ناگرت بانگێشتیکەنە پەرلەمان وعد بێت لەگەڵتانە سەلمان گەندەڵە داوا بکەم متمانە لە وەزیرە وەرگێتەوە بەڵام کە ئێمەش ئەوەمان کرد بۆ وەزیرەکەی خۆمان و ئێوەش هاوکاربان من بەمە پەرلەمان ئەچێتە ئێمە ئایا ئەمە بکەین یان بچینەوە بۆ ماڵ ئەگەر بچینەوە بۆ ماڵ چی لە بۆ ئەینا وازێنان لە پەرلەمانتاری باوەڕ کە پەرلەمانتاری جگە لە مەینەتی ڕاستە مەعاشی باشە بەڵام ئەوش حکایەتێکی گەورەیە مەعاشکە چی بەسەر چی لەکەی یعنی چی فراغێ دروسە بێت ئەوانەی کە گەندەڵن ئێستا کە مراقەبە هەیە بەسەریانەوە پاڵی لێدەینەوە کەس نییە بەڵام ئێمە مەسئولین نەم 4 ساڵە پەرلەمانێکی تۆکمە دروست زۆر سپاس دەکەم کاگالی دکتۆر وەڵامی پرسیارەکان بیتەوە بە کورتی و پوختی زۆر سپاس دەکەم چونکە کاتم بەرەو کۆتاییەوە سەبارەت بە خاوەکانی کۆمەڵگەی مەدەنی من دەستخۆشی لە کاکشوان و لە هاوپیشەکانی یەکەم کە وەکو ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بەڕاستی مەبەستمە کە چالاک بن کە ئاکتیڤ بن کە وشیار بن زۆر گرنگە خۆشیان بپارێزن لەوەی کە بەکار بهێنرێن بۆەوەی کە لە لایەنە سیاسیەکان بدرێ بۆ مەراوێکی تر بەڕاستی ئەو شەقامە بەهێز بێ ئەو شەقامە کارابێ لە خزمەتی چاکسازی و پشتیوانیی گەورەشە بۆ ئێمە وەکو پەرلەمانتاران چاکسازی دەستی پێ کردووە ئەبێ منصف بین و ئەبێ واقعیش بین
پرۆژه یاسای سندوقی نەوتوگازی هەرێمی کوردستان زۆرینەی پەرلەمانتاران بەڕاستی پەرلەمانتاران لاواز نین. من شایەتیەوە دەم کە زۆرێک لە پەرلەمانتاران بەڕاستی بەهێزن، نەبەردن، خەمخۆرن، دڵسۆزن و پرۆژه یاسای سندوقی نەوتوگاز کە داهات و سەروەت و سامانی ئەم هەرێمی کوردستان لە ڕووی نەوتوگازەوە خستەوە دەستی پەرلەمان و بڕیاری سەرف لە دەستی پەرلەمانایە بۆ یەکەم جار لە مێژووی هەرێمی کوردستانە ئەوە زۆرینەی پەرلەمانتارانی پەرلەمانی کوردستان بۆ چەندین چاکسازی تر لە بوارە جیاجیەکانی ترە بە کارەبا و بە دارایی و بەوانی تریشەوە بۆیە حکوومەتی بنکەفراوان حکوومەتی تەنها دابەشکردنی کورسی نەبوو بەڵکو حکوومەتی بەرگرتن بوو لە زۆرێک لە گەندەڵی و ئەتوانم ئەگەر بە توێژینەوەیە کە خۆم کردومە زیاتر لە 130 بۆ لە 140 گەندەڵی بەهۆی حکوومەتی بنکەفراوانەوە و بەشداریکردنی ئۆپۆزیسیۆنی پێش و وەستێنراوە و زیاتر لە 140 داهاتی هەرێمی کوردستان بۆ هەرێمی کوردستان گەڕاوەتەوە نێڕاوە بچێ بۆ کۆتا قسەت دکتۆر زۆر سپاس دەکەم. ماومە پێبڵێ کاتم بەسەریعی بێگومان سیستمەکان مەسەلەی پاڵاوگەکان یەکێکە لە چارەسەر ئەبێ پاڵاوگە چارەسەر بکرێت و پاڵاوگە نایاسەیەکان کە شێرپەنجە بڵاوەکەنەوە جینگە پیسەکەن نابێ بهێڵڕێ بەو شێوازە کار بکەن کارەکانیان بۆ ڕێکخراوە بە دەستخۆشیەوە لە 250 پاڵاوگە کاری بۆ ڕێکخراوە لە سلەیمانی بە هەمان شێوە کاری بۆ ڕێکخراوە هەولێریش کاری بۆ ڕێکخرێ ئایا کاتیەوە نەهاتوە لایەنە سیاسەکان بۆ چارەسەری کێشەکان کۆنە بەڵێ بەتەئکید کاتی ئەوە هاتووە کە لایەنە سیاسەکان پێکەوە لەسەر مێزی گفتوگۆ پرۆژەکانیان و ئەمەی سەرۆکی هەرێم گەورەترین تەحەدایە لە بەردەمیان کە ئەبێ پێکەوە لەسەر مێزی گفتوگۆ نەک لە ئیعلامە لەسەر مێزی گفتوگۆ خاڵە هاوبەشەکانی نێوانیان. سپاس دەکەم دکتۆر. ئەوە مۆسیقاکەشیان بۆ خسوویت سەریانی کاتمان کۆتاییاتەوە کۆنتڕۆلەکانتان ئامادە بکەن دوای زیاتر لە 7 خولەک گفتوگۆ ئەمانەوێ بزانین گۆڕانکاری لە دەنگدانەکان چۆنە و چۆن نییە. پرسیاری ئەم شەو ئەوەیە و ڕاپرسی دوو هەمامە ئایا حکوومەتی بنکەفراوان پلانی هەبوو بۆ چارەسەرکردنی قەیرانەکان بەڵێ ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان نەخێر ژمارە 2 بڕیارم نەداوە ژمارە 3 ئاگادارم کردنەوە دەست بە دەنگدان بکەم. فەرموون. ئەوەی بینن کۆتا ڕاپرسی ناوە مەڵقەی دووجار بیرکەرەوەیە ئایا حکوومەتی بنکەفراوان پلانی هەبووە بۆ چارەسەرکردنی قەیرانەکان کەمتر لە 10 چرکە کاتمان ماوە. بەڵێ کاتمان بەرەو کۆتایی دەڕوات کات کۆتایی هات سەبارەت بۆ پرسیاری ئایا حکوومەتی بنکەفراوان پلانی هەبوو بۆ چارەسەرکردنی قەیرانەکان ئەم بەڕێزانە لە ڕاپرسی دووەم بەم شێوەیە دەنگیانداوە 24% ئەڵێ بەڵێ پلانی هەبووە 76% ئەڵێ نەخێر پلانی نەبووە. کاکە لادی ئەرکە بێت ئەنجامی ڕاپرسی یەکەم لە ڕاپرسی یەکەمە 14% پێی وایە کە حکوومەت بەڵێ پلانی هەبووە 68% ئەڵێت نەخێر حکوومەت پلانی نەبووە و 18% بڕیاری نەداوە هەردوو ڕاپرسێکە بخێتە ڕوو بۆ بەراورد. پرسیاری ئەم شەوە بوو ئایا حکوومەتی بنکەفراوان پلانی هەبووە بۆ چارەسەرکردنی قەیرانەکان لە ڕاپرسی یەکەمە 14% ئەڵێ بەڵێ پلانی هەبووە لە ڕاپرسی دووهەمە ئەم ڕێژەیە بەرز بۆتەوە بۆ 24%. لە ڕاپرسی یەکەمە 68% ئەڵێن نەخێر پلانی نەبووە بە هەمان شێوە نەخێر بەرز بۆتەوە لە ڕاپرسی دووەمە بۆ 76% و لە ڕاپرسی یەکەمە 18% بڕیاری نەدا بوو لە ڕاپرسی دووهەمە بوو بە 0%. سپاس بۆ دکتۆر شێرکۆ جەودەت، سپاس بۆ کاک عەلی حەمەد ساڵح، سپاس بۆ کاک شوان زەنگەنە، سپاس بۆ کاک عەلی هالۆ، سپاس بۆ میوانە عەزیزانە کە بە پرسیار و بە دەنگدانیان بەرنامەکەیان دەوڵەمەندتر و جوانتر کرد. ڕێزی یادگار فایق پێشکەشکاری بەرنامە و کاکە حەمەنووری پرۆدیوسەری بەرنامەی دووجار بیرکەرەوە کاگالان جەمال دەرهێنەری بەرنامە قبول بکەن لەگەڵ تەواوی ستافەکە تا بەرنامەیەکتر بەخواتان ئەسپێرم و ماڵتان هەمیشە ئاوادان بێت.